بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە ڕووماڵی پێیان لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر جەنگی ئیسرائیل و ئێران و لێکەوتەکانی ماوەی چەند ڕۆژێکە جەنگەکە بەردەوامە ئایا ئێستا چی لە هاوکێشەکان گۆڕاوە و کارتی ئێران ئێستا چۆنە کارتی ئیسرائیل چۆنە و ئایا سنووری شەڕەکە بەرفراوان دەبێت یاخود لەو چوارچێوێ دەمێنێتەوە سارنووسی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران ڕۆڵە هەرێمایەتەکەی و وەکوە پەیمانەکانی ئێرانیش ڕۆڵی رووسیا چین پاکستان ئەو وڵاتانە چی دەبێ و کاریگەریەکەی چیە لەسەر عێراق و هەرێمیش ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاک فەرید ئەسەسەرد سیاسەتمەدار و مامۆستا ڕابەر تەڵعات بەڕێوەبەری ناوەندی توێژینەوەی سپەی و کاک محەممەد هەورامی شارەزای کاروباری ئێران قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر بەخێربێن کاک فەرید دەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بینە سەر ئەوەی ئایا جەنگەکە بەرفراوان دەبێت خوێنەوەی بەڕێزت بزانین لە ئامانجی جەنگەکە ئامانجەکە چییە تەنیا بەرنامە ئەتۆمیەکەیە یاخود ئەوە بیان و یاخود ئامانجی دیکە هەیە لەو جەنگی کە ئیسرائیل دەستی پێکردو بۆ سەر ئێران ناکۆچێکی زۆر گەورە لە نێوان ئەمریکا و ئێران هەبوو و ئێران و ئیسرائیلیش هەبوو یان لەوەتەی شۆڕشی ئیسلامی لە ئێران دەستی پێکردو ئەو ڕژەمەدا مەزراوە ئەو ناکۆچی هەر هەبووە هەم ئەمریکیەکان و هەم ئیسرائیلیەکان بە ڕۆخانی ڕژەمیشە سەغڵەت بوون و تا ئێستا یاخود لەو کاتەوە تا ئێستا هەوڵەدەن ئەمە قەرەبوو بکەنەوە نەیانتوانیوە لەبەرەوە ئەمە وەکو گرەیەکی دەرونی ماوە و ئەمە یەک دووەمیشیان ئێران بە درێژایی ئەم ماوەیە بە دڵنیایەوە سیاسەتێکی دەرەوەی پیادە کردووە کە لە بەرژەوەندی ئیسرائیل و لە بەرژەوەندی ئەمریکانە بووە و هەمیشە لە بەرەیەک بوو کە دژی هەردوو لا بووە و بەهۆی ئەمەوە مەسەلەکە بۆتە وەکو نەریتی لێ هاتووە تا ئەو دوو ڕژێمە مابنیان ڕژێمی ئەمریکا و ئیسرائیل کە بەیەکەوە بن لەگەڵ ئەوەی ئێران ئەو دژایەتی هەر ئەمێنێت ئێران وەکو دەوڵەتێکی ئایدیۆلۆژی ڕەنگە زەحمەت بێت نەرمی بنوێنێت لە زۆر شتە ئیسرائیلی شەر دەوڵەتێکی ئایدۆلۆژیە لە بنەمادە ئەوی شەر زەحمەتە واز لە پرەنسیپەکانی خۆی بێنێت ئەوەی ئەمێنێتەوە ئەمریکایە ئەمریکا پاشەوەی کە بوو بە هێزی یەکەمی جیهان پاش شارەسێنانی بلۆچ کۆمۆنیست بە دڵنیاییەوە دەستی ئاواڵەتر بووە بۆ بەدیهێنانی ئاماجەکانی خۆی ئەمە یەک دووەمیشیان لە هەمووی گرنگتر ئەوەیە ئێستا لە ئەمریکا یان جۆرێک ئەو سەرکردەی کە ئێستا هاتۆتە سەرکار ئەمە یعنی ئەتوانی بڵێیت لە ڕاستە هەمویان ئەگەر تەسنیفی چینایەتی بکەیت چینی بورژوازیە و چینی سەرمایەدارە و تێڕوانینی ئیمپریالیستی و ئەو شتانیان هەیە بەڵام ئەمە لە هەرە ڕاستڕەوەکانە یان نزیک ئەبێتەوە لە تێڕوانینە فاشستیەکان هەندێک جار سەبارەت بە تێڕوانین بڵێ سەبارەت بە شێوەی شەڕی ناوێ دەڵێن بۆ دوای نۆبڵ و ئاشتیەوەیە و مەسەلەی ئاشتی و ئەو شتانە جیاوازە لە تێڕوانینە فکریەکانی خۆی یعنی ئەو ئاشتی ئەوێت بەڵام بە مەرجەکانی خۆی بەو شێوەی کە ببێتە مایەی سەروەری بۆ خۆی و ئەمە عقدەیەکی دەرونیشە لە سەردەمی پێشوش ئێستا شار ئەو عقدەیە هەیە کە لە سەردەمی ئەودا ئەو هەندێک شتی کردووە هەندێک دەوڵەتی عەرەب و ئیسرائیل و ئەوانەی ئاش کردوتەوە لەگەڵ ئەوەشە خەڵاتی نۆبل دراوەتە ئۆباما ئەمە بۆتە گرەیەکی دەرونی ئەو ئەوێت لە ئۆباما باشتر بێت و ئەوێت جگە لەوەی کە خەڵات بکرێت نۆبل وەربگرێت لەسەر ئاشتی چەند خەڵاتێک وەربگرێت بەنیازی ئەوەی خۆشی نەیشاردێتەوە هەر باسی کردووە بەڵامیان ئەگەر شیکردنەوەی سایکۆلۆژی بکەی بۆ ئەم کەسە ئەمە ئەتوانی بەو جۆرە سەیری بکەیت کە ئەمە بەشی هەرە ڕاستەڕەوی بورژوازی سەرمایەداری ئەمریکایە باش ئەوێت هەیمەنەی ئەمریکا و هەیمەنەی بەهاکانی ئەمریکا زاڵ بێت بەسەر هەموو جیهانە باش مەوەسلەوەچی بوو کەوتت ئاشتی دەوێت بە پێوەری خۆی ینی ئەمان تەسلیم بن ئەوە ئاشتیەکەیە بۆ ئەوەی دەوێت تەسلیمی ئەخۆ ئەوە تەسلیمش ئەبێت هەر ئاشتی هەڵبژاردووە بەڵام لە پێناوی بەرژەوەندەکانی خۆی یان زۆرجار لە شەڕە هەندێک سەرباز ناچارە بن چەک فڕێدەن خۆیان بەدەستەوە بن ئەمە ئاشتیان هەڵبژاردووە یا هەندێک کەسێ ناسێت بۆ ینی فیراریەکەت ناچێت بۆ شەڕ ئەمە بە هەڵوێستێکی سیاسی دانێت ئەڵێت من دژی شەڕم لەبەرەوە ناسم شەڕی هیچ ناکەوت باش ئەو شتانە هەیە یانێ ئەو شتانە هەمووی ئەبێت لە
لا عقليتي كسك هاتو يعني أما وكو يعني أما بما بساتشي كومالجا أمريكا بساتشي اللي تيناجين يعني دراسة زور رون مانيا سبارت بو أمريكا خوي لخوي دو بشة يعني ديمقراطيا كان كرينا السركار وكو أما بيركنوا يعني فرق زور يعني نية لقال سياسة مداران يعني ويت هاوكاری دروست بێت لە نێوان دەوڵەتان و ئەمریکا ڕۆڵی ئاشتی خوازانەی هەبێت و ئەمریکا بتوانێت کۆمەڵێک کێشە لە جیهانە هەیە بە حکم ئەوەی کە هێزی یەکەمە چارەسەری بکات بەڵام گروپەکەی تر کە ئەوەی حەزبی جمهوریە هەمیشە کێشەکانی ئەمریکا شەڕە ناوخۆیە شەڕەکانی دەرەوەی ئەمریکا زۆربەی زۆری لە سەردەمی ئەوان بووە ئەمە ترامپ خۆی ئەوانەشی تێپەڕاندووە. سپاس دەکەم دیمەوە خزمەتت سپاس دەکەین مامۆستا ڕابەر بیمە خزمەت بەڕێزت بۆچی بڵێن گفتوگۆی ئەتۆمی هەبوو لە بینی ئێران و ئەمریکا بۆچی ئەمریکا خۆی شەڕەکەی نەکرد بۆ ئیسرائیل شەڕەکەی کرد لەو نێوەندەدا؟ زۆر سپاس دیارە دوو بۆعد هەیە بۆ هیوایە کە لە باسەکە دوورمانەکەەوە بەڵام گرنگە بۆ پێشنی باسەکە باسی بکەین ئەویژەوەی هەر لە ساڵی 1940ەوە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر سەرکردایەتی تامان دوای شکستی ئەو نەکسەی 48 بەرامبەر بە ئیسرائیل و دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل لە ناوچەکەیە هەمیشە وەکو جەستەیەکی نامۆ کە مافی ژیان و بوونی نییە وەکو داگیرکرد لە ڕوانگەی فکری و ئایدۆلۆژی ناسیۆنالیزمی عەرەبی و ئیسلامی سیاسیەوە تەماشا کراوە باشە ئەمە بووە بە گرەیەکی گەورە لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەشێک لە بنیادی داڕشتنی گوتاری سیاسی و دیسکۆرس و سیاست ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەمانەوەی دراسی بکەین هەمیشە ئیسرائیل وەکو خاڵێکی ڕەش وەکو گرەیەکی گەورە لە دڵی ناسیۆنالیزمی عەرەبی و لە دڵی گوتاری ئیسلامی سیاسیە ئەبیندرێت وە زۆر بە تەبیعی کاتێک کە لە ساڵی 79 مامۆستاش باسی کرد جمهوری ئیسلامی دوای شۆڕشی گەلانی ئێران جمهوری ئیسلامیدا ئەمەزرێ یەکێک لە کۆڵەکەەکانی ئەم بنیادە گوتارە دیسکۆرسە ئەم گوتاری ئەم هێزە ئەوەیە کە ئەبێ ئەم دەوڵەتە لەسەر نەخشە بسەڵدرێتەوە باش ئەمە گوتارە بێتە کۆڵەکەیەکی ئایدۆلۆژی لە پاڵ ئەوەی کە جمهوری ئیسلامی ئێران بە هەمان شێوەی ئیسرائیل ئەوش دەوڵەتێکە عمقێکی ئاینی هەیە و ئەوش دەوڵەتێکی ئایدۆلۆژیەوە سەروی ئەمەش دەوڵەتێکی ئایدۆلۆژی شۆڕژێڕیەوە تا بۆمانەیە کە باوەڕی بە هەناردەکردنی شۆڕش هەیە بۆ دەرەوەی جیهانی خۆی و بە تایبەتیش لەسەر خەتێکی مەزهبی کە مەزهبی شیعە ئەمە وای لەم هێزە کردووە کە لە جیهانی عەرەبیە لە ماوەی 50 ساڵی ڕابردووە چالاکترین هێزێک بێت کە هەوڵی داوە نفوزی خۆی لە ناوچەکەیە بڵاو بکاتەوە لەسەر ئەم بنیادە لەسەر ئەم دیسکۆرسە ئەم دەرفەتە زێڕینە کەی بۆی دەست پێ ئەکا بە تەواوەتی و ئێمە ئەگەین بەمڕۆ دوای مەرحەلەیەکەم لە 2003 کە ڕژێمی سەدام ئەڕوخێ بەهۆی ئەم پێکاتە شیعەیە کە لە عێراقایەوە بۆی ئەم کاریگەریبوونی ئەو کاریگەرە جیۆپۆلیتیکی و تاریخی کە لە نێوان عێراق و ئێرانە هەیە بەتایبەت لە خەتی شیعە و دوژمنایەتی کۆنەکەش لەلایەکەوە ئەما بێتە یەکەم وێزگەی دەستپێکردنی جێبەجێکردنی ئەم پلانە و هەناردەکردنی ئەم شۆڕشە بە شێوەیەکی فعلی قۆناغی دووەمی لە 2011 دەستپێکە کە ئەمەیان زۆر گرنگە لە 2011 بەدواوە جیهانی عەرەبی تووشی فەراغی دەوڵەتە بێواتە دەوڵەت دائڕمێت لە قۆناغی دوای داڕمانی دەوڵەت بەڵێ وڵاتانی بەهاری عەرەبی نەتیجەکەی بە داریجکە ئەوەی کە ئۆباما لە گوتارەکەی خۆیان لە مسەر دەستپێکرد دوای ئەمە بێتە شەرارەیەک ئیتر ئەم گۆڕانکاریە لە دوای دەوڵەتانی تۆتالیتار و نخبەی عسکەری عەرەبی هەر لە مسرەوە هەتات و نسوولی بیا و سووریا و ئەمانە ئیتر جاریش کە دەوڵەت نەک هەر نابێ بە دەوڵەتێکی دیموکراسی و مافی مرۆڤ و پێکاتەکان لە ئەساسدا دەوڵەت ڕۆڵی نامێنێت دەوڵەت بوونە بێ فەراغی دەوڵەت دروستە بێ فەراغی سیادەی دەوڵەت دروستە بێ و لە ناویاندا ئەم هەندەسە کۆمەڵایەتی کە ئەساسەکەی ئیتنیکی و کلتوری و مەزهبی بووە ساڵانێک لەژێر چەپەڵۆکی سوپای و سەرباز و قیادە عسکەرەکانە سەرکوت کراوە ئەمە جاریشکە سەر هەڵەداتەوە فراگمنتیشن واتە لێک دوورکەوتنەوەی شوناسەکان دەست پێکاتەوە و شوناسەکان هەوڵدەن لەسەر بنەمای ئەمە بۆ دەوڵەتێکی وەکو ئێران ئەمە ئەبێتە شانسێکی گەورە کە زیاتر دوای 2011 ئێران چۆ سووریا نا لە 2011 لە 2011 و ئیتر ئێران ئەبێت سووریا کە ئەبێتە مەیدانی شەڕ ئیتر ئێران لەوێ ئیتر ئەبێتە مەیدانێکی فعلی ینی سووریا
ئەو کاتە ئەبێتە بۆمانەوەی خۆی پێویستی بە ئێرانە بێ وانێ چکە لە فراغ دروست بێ فراغ لە دەوڵەتە دروستە بێت ئیتر بۆ ئەوەی کە پێشینەکە ئەوە بڵێم کە ئێمە هەموو ئەم مێژووە پێمانەڵێ کە ئێمە هەمیشە لە بەردەم لە دەواازەی خطابی عربی و ئیسلامی لە ناوچەکەیە چ لەسەر ئاسی دەوڵەت چ لەسەر ئاسی حزب هەمیشە یەکێک لە پایەکانی مانەوەی خۆی لە ڕووی شەرعیەتەوە مامەڵەکردن بۆ لەگەڵ کیانی زایۆنی یان لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل جا ئەمە چۆنی مامەڵە لەگەڵ بکە هەر یەکەی بە جۆری خۆی ئێران لە نێو هەمویاندا بەهێزترین ئاکتەر بووە بەهێزترین دەوڵەت بووە کاتوانوێتی عەرەب ڕەنگە بەس قسەی کردبێ و وتاری دابێ بەڵام ئێران لە هەمویان زیاتر ئەمەی بۆ هەڵکەوتووە خۆشی توانای ئەوەی هەبووە کە ئەمە لەسەر ئەرزی واقعا نیشان بدا بۆیە ئەبینی لە دەورەی 4 سەرۆکایەتی ئەمریکادا لە جۆرج دەبلیو بۆشەوە بۆ ئۆباما بۆ دەورەی یەکەمی ترامپ و بۆ بایدن جا ئەم جارە هەمیشە ئیسرائیل هەوڵی داوە کە قەنەعەت بە ئەمریکا بێنێ کە هێرش بکاتە سەر ئێران واتە ئەم پلانە دەمێکە هەبووە کە هێرش بکاتە سەر ئێران بەڵام ئەمریکا بۆ ڕازینە بۆ لەبەرەوەی ئەمریکا وتوێتی هەر چوار دەورەکەی تۆ تەندراوەتەوە بە بەرەی مقاومە لەم لا غەزە لەم لا حیزبوڵا لە لوبنان حوسیەکان سووریا عێراق ئەمانە هەمووی بەرەی مقاومەن ئەکرێ ئەگەر هەر جۆرە هێرشێک بگرێت لەسەر ئێران لە هەموو لایەکەوە ئەتەقێتەوە شەڕەکە زۆر گەورابێ و بۆیە ئەمە ترسێک بووە لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئەمە کۆتایی دێ ئەم چیرۆکە تەواوە بێت چیرۆکی بەرەی مقاومە و هێزەکانی ئێران و ئەمانە لە ماوەی ساڵێکەوە زەبی کوشتیان لاوازم حیزب الله ئەزای چۆن تاوابوون چییە؟ هەناسە ئەدەن بەڵام ئیتر لە پەل و پۆکەوتون دێمە و خزمەت بەس ئەوەندە قسە ئەبێ بیگەێنن دوای ئەوەش بە تاوەتیش کە ئەسەریش نامێنێت تاوابێ ئیتر ئێمە ئەمڕۆ لە بەردەم کۆتایی بازنەیەکە وەستاین کە لە 7 ئۆکتۆبرەوە بە فعلی دەستی پێکرد و لەگەڵ 16 حوزەیران تەواو بوو ئێستا مەرحەلەکە مەرحەلەی مواجهەی کراوە دێمە و خزمەتە ئەوەی بۆچی ئەمریکا خۆش شەڕەکەینی کرد کە محەممەد جەناویش بەخێر بیت بەڕێز متابعی کاروباری ئێران دەکەی چی لە ناوخۆی ئێران دەگوزارێ و بەرنامە ئەتۆمیەکەی ئیسرائیل هێرشی کردووە زیانی پێگەیشتووە یاخود بارودۆخەکە چۆنە؟ ئەوەی کە یعنی ئێمە دوورین لە بارودۆخی ئێرانەوەی کە هەیە ئەیبینین لە سوشال مەدیا ینی شتێکی دقیقی موسمانیا خۆمان لە ناو ئێران نین تا بزانین وەزەی خەڵک بەڕاستی چۆنە لەوێ بەڵام ئەوەی کە هەیە تا ئێستام 4 ڕۆژە بڵێ دابش بکەی بە دوو قۆناغا ئێران و سیستەمی سیاسی ئێران شەوی یەکەم تووشی زەرێکی زۆر بوو تووشی شڵەژانێکی زۆر بوو سیستەمی بەرگری موشکیەکەی بە تەواوی هاکرا و سیستەمە بەرگریەکە بەڵێ سەر لە بەیانیەکەی وەشەوەکەی سیستەمی چونکە سیستەمی بەرگری هەیە گەر بۆشمان باسکەیت سیستەمی بەرگری ئێران یەکپارچەیە یعنی واتە هەمووی ئەگەر ئێمە ئێران 4 سیستەمی بەرگری هەیە یەکیان پێڵەن باوەڕێکیان پێڵەن خوردات یەکێکیشی هەیە لە ڕووسیا کڕێوەتی S300 یەکێکی کەشی هەیە کە ئەڵێ چونکە ڕووسیا S400 نایە بە ئێرانی عەقدیشان کردبوو پارەشی هەندێک حواڵە کردبوو بەڵام لە ئەخیرا لەبەر حەساری ئەمریکا دژە موشکی S400 نایە بە ئێران ئەڵێن هینێکی باوەڕیان هەیە ئەڵێن ئەوە کۆپیکراوی S400 بەڵام کێشەی سیستەمی موشکی ئێرانەوەیە کە یەکپارچەیە سیستەمی بەرگریەکەی سیستەمی بەرگری زدەجەوەکەی یەکپارچەیە واتە تۆ لە هەر شوێنێکەوە هاکی بکەی هەموو سیستەمەکە لە کارەکەوێ ئەم جۆرە لە سیستەمە هەم باشی هەیە و هەم خراپی هەیە ینی باشیەکەی ئەوەیە کە تۆ لە شوێنێکەوە کە نفوزە بێ یان لە شوێنێکەوە شتێک لە ئاسمانی وڵاتەکەتەوە داخڵە بێ هەموو سیستەمەکە بەجارێک وە لە یەک چرکە ئەکەوێتە کار و هەمووی ئاگادارە بێتەوە خراپیەکەی ئەمە بوو کە ڕوویە خراپیەکەیەوە بوو کە ڕوویە کە لە شوێنێکەوە هاکەکرێی هەموو سیستەمەکە ئۆفە بێ ئەکوژێتەوە ئەوەی کە ڕوویە شەوی یەکەم بەس شەوی یەکەم هاکرایە قۆناغەکانی دواتری چکە ئێستا و دروستە دەڵێن ئێستا ئێران ئاسمانەکەی کۆنتترۆڵەکەی لەدەستداوە شەوی یەکەم سیستەمەکە هاکرا بە تەواوی هیچ بربەستێک نەما دوایی ئیسرائیل بۆژدومانی یان کە نەما بربەست نەما بۆژدومانی ئەوانە کرد بەشێکی زۆری
دژە موشەکەکانی دژە تیارەکان و دژە موشەکەکانی ئێرانی لە ناو بردووە لەم ڕۆوە سەرکەوتوو بوو تا ئەندازێکی زۆر. بەڵام ئێستا ئەوانەی کە لە ناو شارن لە ناو تارانن لەهێنن ئەتوانن مەسەلەن مقابل ینی درۆن بخەنە خوارەوە، ئەتوانن لە درۆن شتێکی ترمان هەیە کە ئێستا لەم شەڕەیە ئیسرائیل بەکاری بێنە زۆر شتێکی بچووکە لە گیرفانیش جێ بێتەوە، ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەیە لەم شەڕیانی. ئیسرائیل بەشێکی زۆری ئەو کوشتارانەی کە ئێستا لە تارانەیکە بە شتێکەوە کە زۆر لە درۆن بچووکتر ینی لە گیرفانایە لە گیرفانە هەڵدەدرێ، لێدانی زۆر قورستراینترە و گواستنەوەی بۆ ناو ئێران دیارە ئەمە پلان بووە چەند هزار دانەیەکیان گواستوەتەوە بەشێکی ئەم شەڕە ئێستا بەواکرێ. بەڵام ئەوەی کە سیستەمی دژە موشەکی ئێران بتوانێت لەو ئاستەیە بکە مەسەلەن F-35 بخاتە خوارەوە ببوورە F-35 بخاتە خوارەوە F-16 بخاتە خوارەوە باوەڕ ناکەم شتیوە لە توانای ئێرانان. تووسی بوو کەوتیان دوو فڕۆکیان خسۆتە خوارەوە فڕۆکەوان بەدیلگیراوە. هەنێشت هەیە شەڕی ئەعلامیە یعنی فڕۆکەی F-35 بخرێتە خوارەوە یعنی ئەبێ زەجەیەکی زۆر گەورە بێ پێشکەوتوترین فڕۆکەی ئەمریکا فڕۆکەی F-35 یەک دانەی بخرێتەوە خوارەوە ئابڕوچوونێکی زۆر گەورەیە پێش بۆ ئەمریکا اینجا بۆ ئیسرائیل. ئەگەر خراپێتەوە خوارەوە خۆ ئێمە بێ لاشەکەی ببینین یعنی ئەبێ دەیان راپۆرت بکرێ بڵێ ئەمە لاشەکەیەتی وەمە هینەکەێت و ئێستا بەشێکە لە شەڕی ئاسمانی ئێران و بەرنامە ئاتۆمیەکەی و ئاسمانی ئێران تا حەدێکی زۆر کراوەیە بۆ ئیسرائیل و پێشتریش کراوە بۆ ینی ئەوە نییە بڵێ وڵا لە بەرەوەی کە زەربەی لێیاوە بەڵام لەوانەیە بەم هێنیە بەم بەرەڵایی ئێستا نەبوو بێ بەڵام پێشتری ژەر ڕوونەکە لە شەڕی تەکنەلۆژیایە ئێران دۆڕاوە بەرامبەر بە ئیسرائیل. ئەوە ینی شتێک نییە شاراوە بێت شتێک نییە کە ئێران لە ڕووی تەکنەلۆژیاوە و لە ڕووی فڕۆکەی سەربازیەوە ناتوانێت بەرەنگاری ئیسرائیل بێتەوە چونکە ئێمە یەک شتمان بیر نەچێت ئەوەی کە ئێستا ئەیکە ئەوە شەڕی ئیسرائیل نییە بەڵێ بە ناو ئیسرائیل شەڕەکە بەڵام پێ بەشدارە بەڵێ چۆن بەشدارنی ئەم هەموو ئەو موشەکانەی کە ئێران ئاڕاستە ئیسرائیلیانەکات بەشێکی زۆری ئەمریکای خاتە خوارەوە لە ئەو شەوی یەکەم هەواڵ ینی بە پێی راپۆرتی ئێران هەواڵگری 9 وڵات بەشداری لە ئۆپراسیۆنەکەی شەوی یەکەم ئیسرائیل بەڵێ دیارە نازانەڵێن 9 وڵات لە برەوەی چۆن بەشداریان کردووە شانەی نووسوی خۆیان لە ئێران قسۆتە خزمەتی ئۆپراسیۆنەکە ینی هەمووانە طبعا هەریەکیان بە پێی حەجمی خۆشانەی نووسویان هەبووە. ئەم شەڕە لەگەڵ ئێران شەڕێکی نابەرامبەرە و ڕوونەکە ئێران ناتوانێت بەرگەی ئەو هەموو فشارە بگرێت بەرگەی ئەو هەمووی نابگرێت. بەڵام ئەوەی کە بە خۆی بەدەستەوە دایاننا تەسەوڕ ناکەم شتیوا ڕووبات چونکە ئێرانیش ئەتوانێت ینی ئەم چەند ڕۆژە پیشانیاوە کە ئەتوانێت زەربە با لە ئیسرائیل ئەتوانێت هەندێک کوچی هەر ئەوەی کە سەیری یەکشت هەیە لە شەڕا لە زانستی شەڕا جوگرافیای ئەو وڵاتە دەورێکی کاریگەری هەیە لەو شەڕەدا. جوگرافیای ئێران بەراورد ناکرێت بە ئیسرائیل ینی هەموو ئیسرائیل ئەگەر سیر بکەی 84 هێندە بچووکترە لە ئێران یعنی لێدان لە ئیسرائیل زۆر ئاسانترە بۆ ئێران پیشانیشی یاوە ینی ئەم چەند ڕۆژە پیشانیاوە کە هەر کات بێتوانێت دەستی پێی بکات. کارگەریان هەبووە موشەکانێک کە گەشتونە تەلەبیب و ئیسرائیل کارگەری کێ بووە ینی بۆ نەیبووە ئەو هەموو شتا ئەو ڤیددیۆ شتانێکە بڵاو بێتەوە بە دڵنیاییەوە کاریگەری هەبوو ئەگەر کاریگەری نەبووە هەن کاریگەری هەبووە و بەڵام ئایا ئەو موشەکانەی بە ئەندازەی ئیسرائیل دقیق نەخێر ئایا ئەو موشەکانەی کە ئێران هێنیانەکە بە ئەندازەی ساڕوخەکانی ئیسرائیل کاریگەرن نەخێر. بێمەوە سەر بەرنامە ئاتۆمیەکەی باشە ئەمەی کە بیانوو بوو بۆ لێدانی ئێران بەرنامە ئاتۆمیەکەی بوو. طبعاً من باوڕم بەم بیانوە نییە پێم وایە ئەمە تەنیا بیانوویەکە چۆن لە سەدامیاننا چۆن لە لیبیایاننا چۆن لە سووریایاننا تەنیا بیانوویەکە ئەگینا ئێران چەندین جارە ئەلانی کردووە کە خوازیاری بەرنامە ئەتۆمی نییە. یەک مۆزوعیش هەیە چەکی ئەتۆمی لەم کاتەیە و لەم سەردەمەیە
تەنها بارە بەسەر و دەوڵەتانەوە یعنی چەکی ئەتۆمی تۆ ناپارێزێ لە هێرشی دەرەکی ئەمە شتێکە یعنی سەلمێنراوە چەکی ئۆتۆمیشە هەبێ تۆ پارێزراو نیت لە هێرشی دەرەکی بۆ کۆریای باکوور توانی وێتیەوە پەیوەندی بە چەکی ئەتۆمیەوە نییە نەخێر کۆریا باکوور معادلەیەکی زۆر جیاوازە ئەگەر چەکی ئەتۆمی هۆکاری ئەوە بێ کە تۆ لە هێرشی دەرەکی بپارێزرەی دەبێ ئۆکراینیا دەبێ پاکستان لەم دواییە ئەمانە تۆ چەکی ئەتۆمیشە هەبێت لەم ئەسرایە ناتوانانی بەکاری بێنی ئیسرائیل ئێستا هەیەی ئەی بۆ بەکاری نێنا دژی ئۆکراینیا کاکە ئیسرائیل هەیەی ئەی بۆ دژی ئێران بەکاری نایەنێت ناکرێت بەکارهێنانی چەکی ئەتۆمی لەم ئەسرایە شتێکی مەحاڵەوە قورسە و تەنها بارە بۆ سەر و دەوڵەتانەوە ئێران مادام بۆ دەستی بۆ بردومان پێدا بار بێ یعنی ئەوە راپۆرتی ئیسرائیل ئەڵێ دەستم بۆ بردوخ ئێران خۆی چەندین جارەڵێ من بە دوای چەکی ئەتۆمیەوە نیم باش دێمە خزمەت قسەی زیاتر کاکێمە خزمەت بەڕێز باسی ئامانجەکانمان کرد ئامانجیم جەنگە بەڕێز چۆن دەیبینی ئامانجەکە کاک محەممەد دەڵێ بەرنامە ئەتۆمیەکە بیانوە ئامانجی دیکەی هەیە جاوەکۆی ماوەسە ڕابەر باسی کرد ینی ڕێگری لە کۆتایهێنان هەنادەکردنی شۆڕژ ڕۆڵی هەرێمایەتی ئێران بەرنامە ئەتۆمیەکەی چییە؟ نامن لە مەسەلەی ئامانجەکانە ئێستاش هەر لای بن ڕوون نییە پێم وایە خۆشیان زۆر بەڕوونی دیراسەیان نەکردویان تۆ حسابکە ئەم ئیسرائیل دەسی بە هێرشەکە کرد ینی ئەم هێرشە بە جیاوازی زەمن لە هێرشەکەی بۆ سەر وڵاتە عەرەبیەکە لە 5 حوزەیرانی 1967 ئەچێت یان پێشەوەی ئەوان هێرش بکەنە سەری ئەم ئیسرائیل چوو هەموو لە فڕۆکەکانیدا پێشەوەی بەکاربهێنرێن لە مەتاڕاتیدا ئیتر وڵاتەکە تەنها موشەکی مابوو زمانی 16 موشک ئەو گەورەی ئەوە کۆی ئێستای نەبوو لەبەرەوە توانی سەرکەوتنێکی ئاسان بەدەست بێنێت من پێم وایە ڕەنگە ویستی بێتی ئەمە دووبارە بکاتەوە جارێشکە یعنی ئەم دەستی پێکرد هێرشێکی زۆر گەورەی کردە سەر ئێران و لە هەندێک شوێن کە ئەتۆمیەکەی تایە و لە مەتاڕاتیدا و لەو شوێنەیدا وای زانی وەکو ئەوەی ساڵی 16 لێدێ ینی حسابی ئەوەی نەکردبوو کە لە نێوان ئێران و ئیسرائیلە ئەو شتە هەیە ئەو دیاردەی هەیە ئەو پێڵێن تەرازووی ترس ینی تۆ ئەگەر شتێک بکەی بەرامبەرم من بە هەمان شێوە ئەتوانم و زۆرتریش بیکەم یان ئەگەر تۆ بتەوێت دەست لە وڵات بۆ شوێنی ئەبێت حسابی ئەوە بکەیت کە دوژمنەکەت چی ئەکات پاش ئەوە ئیسرائیل حسابی ئەوەی نەکردبوو ڕەنگە تەسەوریشی نەکردوێت بەو شێوەیە بۆ کاردانەوەکانی ئێران یان کاردانەوەی یەکەمی ئێران زۆر گەورەتر بوو لە هێرشی یەکەمی ئیسرائیل بەچی پێوەرێک بڵین بە پێوەری ئەوەی کە ئەو ژمارە درۆنانە و ئەو ژمارە موشەکانی کە بەر ئیسرائیل کەوتن و هاوشتی سەر ئیسرائیل و کێشەیەکی زۆر گەوری لە ناو وڵات دروست کرد یان تۆ ئەبێت حسابی ئەو بکەین شەڕی دوور بە دوور لە بنەمادا شەڕێکی کورتخایەنە یعنی و دوو وڵات بە تەنیشتێکەوە بە شەڕ بێن ڕەنگە ساڵێک 2 3 4 5 ساڵیش 20 ساڵیش بە شەڕ بێن شەڕی سنوور نییە ئەمە شەڕێکە بۆ تێکشکاندنی یەکتری بەڵام لەوە ئەچێت پلانێکی تریش هەبێت ژێر بەژێر بۆ جوڵاندنی ناو وڵات بۆی خەڵک ڕاپەڕێ خۆیان ئێستا باس لەوە ئەکەن خۆیان وا ئەڵێن ئێمە گروپەکانمان دۆستەکانمان ئەوانەی نردبوومانە ناو ئێران توانیویانە زۆر شت بکەن بۆ نمونە ڕەنگە مجاهدین زۆر سوودی بۆ ئەوان هەبوو مجاهدینی خەڵق کوردیەکان بەشداریان کردو پێدوایە هیچ بەشدارێکیان هەیە من زانیاریم نییە بەڵام ئەوەندە ئەزانم گروپی مجاهدینی خەڵقی ئێران ئەمە ئۆپۆزیۆنی سەرەکیە لە ئێران بەڵام چەند دەستی ئەڕۆ چەند دەستی نەڕات دیار نییە یان ناوچەیەکی ڕزگار نەکردووە بەڵام ڕێکخستنی هەیە ئەمانە ئەگەر وای دانیت ئەمان بەشێکی زۆریان لە دەرەوەی وڵاتن ئەگەر ئەمە حساب بکەین ئەمانە ئەگەر 100-200 کەسیان تەمرینیان پێکرد بن و دواتر بە شێوەی جیاواز نردبێتیانەوە بۆ ناو وڵات ئەمانە ئەتوانێت چاکردین زانیاری بۆ دابین بکەن و بەڵگەی ئەوەش ئەوەیە کە مەسەلەن من لێرە دانیشتم لە سلێمانی چوزانم قائانی ماڵی لەکوێیە من چوزانم و وەزیری دیفاع لەکوێ دائەنیشێت
توزانم لێپسراوی یاخود فەرماندەی سوپای پاسدارانی ئێران ماڵی کەوتۆتە چگەڕەکەک لە تاران یاخود لە تارانەیە لە شوێنێشترە ئەمانە هەموو لێ ماوەی 2 ڕۆژە تەقیان لێکرا ئەمە بەڵگەی ئەوەیە کە زانیاری پێش ئەوە کۆکراوەتەوە لەسەر لە ئامانجەکانەوە دەبینی ئامانجەکە ڕژێمی ڕوخانی بڵێن ئێران بێ یاخود هەرەوەیە کە لاوازی بکەن نا من پێم وایە مەسەلەکە هەر لاوازکردن نییە یانی ئەگەر مەسەلەکە ئەوە بێت ئێران بۆ لاواز نابێت یانی لاواز نایە بەو لێدانە بچوان بەو لێدانە لاواز نابێت ئەگەر وا بێت ئەبێ بڵێن ئیسرائیلیش لاوازە بێت چکە هەردووچان یا بەقەد یەکتر یا تۆزێک جیاواز لەگەڵ یەکتری زیانیان بەرکەوتووە ئیسرائیلیش لاوازە بێت ئەگەر وا بێت بەڵام ڕەنگە ئەوە ئێرانەکان خۆیان تەسەوڕەکەم بۆ چوونیان وا بێت کە ڕەنگە گرەویان لەسەر هەندێک شت کرد بێت ڕەنگە گرەویان لەسەر ڕاپەڕینی جەماوەر کردی بێت بۆ نمونە ئیسرائیلەکان گرێویان لەسەرەوە کرد بێت یا ئەمریکیەکان یاخود ئیسرائیل یاخود ئیسرائیل بەتەنها چکە ئەمریکیەکان ئێستا ئێمە ناتوانین بڵێن دەوریان هەبووە یان نەبووە چکە خۆیان ئەڵێن ئێمە دەورمان نەبووە ئیسرائیلیش ئەڵێت ئەمریکا یارمەتی نەداوین لەبەرەوە پەیوەندیمە بە ئەمریکاوە نییە ڕەنگە ئیسرائیلیەکان گرەویان لەسەر ئەوە کرد بێت کە شتێک ڕوو ئەدات نەک لەسەر بنەمای زانیاری لەسەر بنەمای ئەو زانیاریانەی کە عەمیلەکانی خۆیان نۆکەرەکانی خۆیان پێیان ڕاگەیاندون خەڵک بێزارە ئەگەر کێشەیەک ببێت لەوێ هەموو ڕاپەڕین ڕوو ئەدات و ئەڕژێنە سەر شەقام و ئەکری ئەو کاتە ڕژێمیش بڕوخێ بۆ نمونە ئەیان ئەمە یەکێک لەو گرەوانەی تۆ وای دەبینی بیانەی بیرڕوخێن ئەمە تامان ئەگەر مەبەستیان بێت چۆن زۆریان پێخۆشە ئەخرمامەستەکە ئێستا ئەوە هەیە ئەوە لە ئارادایە لە ڕووی هەلوو مەرجی ئێران ئەمە ڕۆژی چەندەمە سێمە چوارەمە چەندە یان من گەیشتمە قەنەعاتم ڕژەمە ناڕخێت ئێستا بەم شەڕە یعنی هیچ هێزێک نییە لە ناو وڵات بتوانێت بیڕۆخێنێت ئەوەی کە هەبوو هەوڵیاندا یعنی توانیان چەندین هیچ ڕژێمێک نییە بە کوشتنی وەزیرەکانی لە ناو بچێ ئەبێت هێزێکی چەکدار هەبێت ڕوو بەڕووی هێزی چەکدار بێتەوە ئەنجا ئەتوانێت ئەو ڕژێمە بڕۆخێنێ ئەمە هێزی سوپای ئەوەی لەشکری هەیە لەشکری ئاسایی هێزی پاسدارانی هەیە کە ئێستا زۆر مقسەیترە بەسەر هەموو مەسەلەکانە ئەتۆمیشی هەیە چەکی دوورهاوێژی هەیە بالیستی هەیە یعنی هیچ کێشەیەکی زۆر گەورەی نییە لە ڕووی عسکەریەوە بەرامبەر بە هەر زلەیەک ئەتوانێت 2 زلەیان لێدات وتوانێتی ئەو بەڵامەوەی دەخوێنێتەوە ینی ئەوەی کە هەندێک خەڵک خوێنەوەی دەکە پاردۆخە زۆر جیاوازترە ینی ئێران لە سەروبەری ڕوخاندا بێ لە گیانەڵادا چۆن لە سەروبەندی ڕوخان بێت تۆ هەستی پێ ئەەکەیت لاوازە بێت و خەڵک پەلاماری شوێنەکان ئەدات و تا ئێستا بۆ نمونە کۆنتترۆلی دەوڵەت ئێستا شەرۆک خۆیەتی یعنی نەمان بیستوە کە پەلاماری سوپەرمارکێتێک درابێت دزی زۆر بوو بێت هیچمان نەبیستوە هەبووای باسییانە کرد لە ناو شارە گەورەکان خزمەت مامۆستا سەبارەت بووی کە پرسیارێکی پێشتر بۆ ئەمریکا خۆی شەڕەکەی نەکرد گفتوگۆ ئەتۆمیەکە لە بینی ئێران و ئەمریکادا بوو ینی 5 گەڕی بەڕێوە چ بوو بۆ خۆی شەڕەکەی نەکرد یاخود ڕۆڵدا بەشکردن بوو لە ڕووی دیبلۆماسیەوە ئیسرائیل بووە عسکەریەکە خۆی ئەمریکا لە کوردەواری قسێکی ئەڵێ بەدەستم نییە بەدڵمە ئەمریکا ئەگەر خۆشی ئێستا شەڕەکەی نەکردبێ بەڵام خۆی سەرپەرشتی جەبهەیەکەکە کە ئەم جەبهەیە لەژێر دەستی خۆی دایەتی ئەمە واقعەتێکە و دعمی ئیسرائیلی تەکنۆلۆژیای ئیسرائیلی فڕۆکەی ئیسرائیلی هەموو ئەمانە ئەمریکایە دواتر ئەمریکا زۆر بەڕوونی باسیەوەی کردوە کە ئەو لە کاتێک ئەگەر هەڕەشەی گەورە بۆ سەر ئیسرائیل دروست بێ هەر دێتە ناو هینەکە بەرگری لە ئیسرائیلەکە یعنی تەنها ئەوەندەی نەوتۆ کە بڵێ من لە ناو شەڕەکەم ئەوە من ئەیکەم ئەمە خاڵێک بەشێکی دوو ئەوەیە ترامپ استراتیژی ترامپ لەم دەورەی ئینتیخابیە بۆ ئەو بوو لەسەرەوە بوو کە وعدی بە دەنگدەری خۆی داوە کە ئەو فاکتەری ئاشتی بێ
نەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو زۆر لە خۆی دڵنیا بوو کە ئەتوانێت شەڕی غەزە کۆتایی ببێنێت کە شەڕی ئۆکراین کۆتایی ببێنێ چجا ئەوەی بێ ئێستا شەڕێکی تازە هەڵگرسێنێ بۆیە ترامپ ناوێت ئەو بکە بەتایبەتی ئێستا کە لە دەورەی 2 ساڵی یەکەمی سەرۆکایەتەکەیدا کە ئەم دەورەی 2 ساڵی یەکەمە بۆ هەموو سەرۆکێک زۆر گرنگە لەوە گرنگە کە ئیتر لە 2 ساڵی کە 2 ساڵی یەکەم تەواو بێتتر جارێککە انتخابات و ئەوە دەست پێکاتەوە ینی ئەمەی دیکە لە ئەمریکا هین نییە ینی دەورەی ئەو خۆڵێ دەورەی خۆ ئامادەکاری و ڕاگوزارە بۆیە ترامپ هەتا بتوانێت ئەوێ لەسەر ئەم بمێنێتەوە بەڵام مانای ئەوە نییە کە ئەمەی کە ڕوئەدا ئیرادەی ئەمریکی لەسەر نییە بە پێچەوانەوە لە ڕووی تەکتیکیشەوە ئەگەر تەمەشا بکەیت ترامپ دەرگای ئەمریکا دەرگای وەکو هێزێکی چاودێر ماوەتەوە دەرگای گفتوگۆی دانەخستووە هاتوو ڕۆژی یەکشەمە قەراروا بوو ئەمڕۆ قەراروا بوو کۆبنەوەکە بکرێ نەکرا بەڵام ڕۆژی پێنجشەمەی دانەوەی پێنجشەمەی داهاتوو وتێتی فەرمونون وەرن دەرگا کراوەیە با دابنیشن تانان لەژێر هێرشی شاتوانن دابنیشن بۆ مانایەکە وەرن جارێککە دەرگایە قسە بکەین ئەمە ڕۆلی ئەمریکا لە پرسەکەیە بەڵام ئەمریکا بە تاوەتی لە ڕووی استراتیژیەوە لەم ڕووداوانەیە کاریگەری قورسایی گەورەی هەیە بەڵام مانای ئەوە نییە دیسانەوە بڵێم مانای ئەوەش نییە کە ئیسرائیل هیچ شتێک ناکە بەبێ ئەمریکا ئەوەش بۆ خۆی زۆرێک لە تێگەیشتێکی زۆر دروست نییە دیارە ئیسرائیل هەموو هەوڵێکەدا کە ئەمریکا ڕازی بەڵام ینی ئەم قسەیەکی بۆڵتن دێنمەوە لە ئاخر وتاری کە نووسوێتی بەڵێ ئەڵێ ناتەنیاهۆ زۆر سەرسامە بۆ پەندە ئەمریکی کە ئەڵێ من حازرم داوای لێ بردم بکەم لەوەی کە ئیزن وەرگرم ینی زۆر جار ئەتوانێت شتێ بکە سەر بەخۆ دوایی بەبێ ئیزن وەرگرت سەبارەت بە کاریگەری هێرشەکان هێرشی ئیسرائیلمان بینی هێرشی ئێرانیشمان بینی دەکوێتەوە کاریگەری و لێکەوتەکانی بۆ هەردوو لە ئەم شەڕە بە قۆناغ دەست پێکە ینی ئەمە ئیسرائیل لە استراتیژی خۆیدا لە استراتیژی سەربازی خۆیدا شتێکی پێڵێ ئێسکلیشن دۆمیننس یعنی هەمیشە دەست پێشخەری لە تەسعیدی سەربازیە لە لای خۆیەتی ئەمە لە دەستی خۆیەتی ئەمەمان لە ساڵ و هەژمان ڕابردووە لەگەڵ غەزە بینی لەگەڵ حیزبوڵا بینی هەر هێزی نایاری بەرامبەرەکەی بۆ نمونە ئەگەر موشکێک بهاوێژێ ئەو سە دەهاوێ ئەگەر هەزاری لێ بکوژێ ئەو 10,000 کوژێ ینی ئاوە ئەگەر یەک سەرکردی لێ بژێ ئەو هەموو سەرکردەکانیان نەکوژێ ئیسرائیل لە استراتیژی ئەم ئێسکلیشنە دۆمینانسی ئێسکلیشنەکەی کە هەیەتی نیشانی داوە کە زۆر بێمنەتانە و زۆر بە جورئەتەوە ئەم ئێسکلیشنەکە تەسعیدەکە ینی هەتا ئەتوانێت تەسعیدەکە ئەمە خاڵی یەکەم لە ڕووی خاڵی دووەم ئەوەی کە باسەکەی کە ئاوێ بەڵێ ئەگەر بۆی بکرێ بەڵێ ئامانجی ئیسرائیل ڕوخاندنی ڕژێمی ئێرانە ئەگەر بۆی بکرێ ئەمە پرسیاری ئەمە شتی دیکە دروستە ئێستا ینی قسەکە بە بەڵێ و نەخێر نییە ناتوانێت بە بڵێم بۆ ئەڵێم ئیسکلیشنە بە شێوەی بازنەیە ئەگەر سەیری ڕۆژی یەکەم بکەین لەسەر زەیمانگەوە ئامانجەکان ئامانجی سەربازی بوون پێگەی موشکەکان بوون پێگەی دیفاعی بوو زانە ئەتۆمی بووە سەرکردەکان بەشە سەرکردەکانی سەفی پێشەوەی سوپای پاسداران بوو لەگەڵ ئەو شوێنەی پیتاندنی یۆرانیوم بەڵام تەسەورەکرا ئەگەر ئەمە درێژە بچێشێ ئەگەر ئیسرائیل مەبەستی ڕوخاندنی دەوڵەت بێ احتیمالە ڕوو بکاتە چی ڕوو بکاتە ژێرخانی ئابووری وزەی ئێران و فعلا ڕوویدا لە دوێنێ و ئەمڕۆوە ئێستا دەست بە لێدان کراوە لە ژێرخانی ئاو لە ژێرخانی نەوت لە گاز لە کارەبا هەتا لە دامودزگاکانی دەوڵات لە ئاو ئەمانە هەمووی ژێرخانە تۆ کە ئەمە کەی ئەزانی ئەمە لە استراتیژی سەربازیاتی ئەمە دروستکردنی فەیل وەرستێتە ینی تۆ دەوڵەتی مەرکوب دروستەکەی دەوڵەتێک دروستەکەی کە ئەوەی کە رووسیا و خۆی کاتی ویسی ئۆکرانیا لە 72 سعادە بک بە دەوڵەتی مەرکوب واتە قابلی ژیان نەبێ ئەمەی ئەگەر ئەم توندی ئەم ئێستا بەم ڕیتمەی کە ئێستا ئەم توندی کە لە بینی ئیسرائیل و ئێرانیش ماماشەوە دوێنێ شەو کاریگەر بوو ڕەدەکانی ئێران زۆر کاریگەر بوو لەسەر تەل ئەویب و لەسەر شارەکان ئەگەر ئەم توندیە کە بەردەوام بێ ئەم تەزعیدا هەردوو لایەن زۆر ماندووە بن هەردوو لایەن زۆر ماندووە بن مەسلەی سێمیان پێوەدی بە دیسکۆرس ئەنالیسیسەوە هەیە کە تێگەیشتن لە گوتار ئەگەر سەیری گوتارەکانی ناتەنیاهۆ بکەین لە دەستپێکی تاسە 3-4 گوتاری وردی کورتی هەبووە لە هەمویاندا بە شۆڕشی ژینا دەستی پێکرەوە جۆرێک گوتار ئەدا گوتار قسە بۆ خەڵکی ئێرانەکە بۆ مانای کە ئەوەمان بیرەخاتەوە خۆی لە 2023 کە ئەمریکا هاتە عێراق
ئەیود من فریاد ڕستی ئەوم خەڵکی عێراق من ناوەتم شەڕێ هەمان ئێستا ناتەنێەوە هەمان شتەکە ئەوێ نیزامی ئێرانی و خەڵکی ئێرانی لە یەکتری دابڕێ وەکو فریاد ڕست سەیری ئەوان بکە وایە جۆرێک لە هەستێک لە شەقامی ئێرانی دروست بکە کە پێیان خۆش بێ وڵاتەکان هێرشێک بێت بەزوکو لێکەوتی بڵێن ئەو هێرشە موشکێ بالیستی بۆ سەر ئیسرائیل ڕەنگە دانیشتوانی و لە زۆربەی ڕگەزنامەی وڵاتانی دیکەیان هەبێ لەگەڵ ینی وەکو ئێمە ئاشنا بن بە شەڕ و ئەمە بۆ قورسە چەند کاریگەری هەیە خاڵێکی زۆر گرنگت باس کرد ئیسرائیل لە ماوەی 20 ساڵی ڕابردووە فێری ئەو جۆرە شەڕە نەبوو ئیسرائیل هەمیشە لە حاڵەتی ئامادەباشیە بووە لە حاڵەتی ناجێگیریە بووە لە ڕێگای پرۆکسیەکانەوە یەکێک خۆی تەقاندوتەوە یەکێک فیشەکێکی ژوو یەکێک موشەکە یەکێک ڕۆکێتێ ئەمانە هیچ کە ژیانی گشتی ئیسرائیلیا و یعنی خەڵکی ئیسرائیل شەقامی ئیسرائیلی لەگەڵ ئەمە ڕاهاتووە بەڵام ئەمەی دوێنێ شەو ڕوویدا بە احتیمالی زۆر ئەمە بە جۆرەی زۆربەی راپۆرت و شرۆڤەکارانی دەولیش بە احتیمالی زۆر ئەمە دابڕانێک شەقێک لە ناو شەقامی ئیسرائیلی دروستکات چونکە هاوڵاتی ئیسرائیلی فێری ئەو جۆرە نەبوو کە دیمەنی وەکو گەڕەکێکی وەکو غەزە لە ناوەڕاستی تەل ئەبیبا ببینێ بەم شێوەیە ترسناکە بۆیە چاوەڕوان نەکرێ ئەمە ئەم زەبرە کاریگەری ئەو هەبێت کە شەقامی ئیسرائیلی دابەش بکە و هەتا معارزەکەی دابش بکە و ئەمە کاریگەری ناوخۆی لەسەر ئیسرائیل هەبێت بەڵێ ئەوە وایە کاک محەممەد سەبارەت بە بەرنامە ئەتۆمیەکە تاکو ئێستا دیارە ئێران گەیشتە بە چەکی ئەتۆمی یاخود زیانی زۆر بەرنامە ئەتۆمیەکەی کەوتووە ئیسرائیل دەتوانێت بەرنامە ئەتۆمیەکە لە ناو بەرێت چۆنەمە خۆی ئێمە بۆ ئەوەی کە محەتەی نەوەویت هەبێ پێویستە بە یۆرانیۆمی پیتێنراوە ئەو ڕێژەی پیتاندنەی کە پێویستە بۆ خۆراکی محەتەی نەوەوی ڕێژەکەی 3.67 واتە هەموو ئەو محەتە نەویانەی کە ئێستا لە مەسەن ئیمارات هەیەتی تورکیا هەیەتی میسر هەیەتی نەویانەی بۆ کاروباری محەتەی نەوەوی بەڵێ هەیەە هەم محەتەی نەوەویان هەیە و ئەم محەتانە پێویستیان بە یۆرانیۆمێک هەیە کە ڕێژەی پیتاندنەکەی 3.67 قانونێک هەیە لە ئاژانسی لە معاهدەی NPT معادەیەکێ پێڵەن NPT هەموو وڵاتانەی کە بەتەمای دروستکردنی چەکی ببوورە بەتەمای دروستکردنی محەتەی نەوەوین وێزگەی ئەتۆمین لەو معاهدەیە بەشدارن پێڵەن NPT یەکێک لەوانە ئەوەیە کە تۆ ئەبێ یۆرانیۆمی پیتێنراوی خۆت لە ئاژانس لە ژێر چاودێری ئاژانسا بکڕیت لەبەرەوەی تۆ نتوانین ئاژانسی وزەی ئەتۆمی بەڵێ هەموو ئەم محەتانەی کە لە دنیا هەن محەتەی زۆرمانێ زۆر وڵاتی محەتەی وێزگای ئەتۆمی هەیە بەڵام خۆراکەکەی لە ئاژانسی وێزگەی ئەتۆمیەکرێت بە ڕێژەی 3.67 کێشەکە لە چیا دروست بوو ئێران ئەڵێت من لەبەرەوەی وڵاتێکی سەر بەخۆم من نامەوێت لە ژێر چنگی ئێوەیە من نامەوێت ئێوە یۆرانیۆمی پیتێنراوم بنێ ئەبێ خۆم یۆرانیۆم بپیتێنم ئەمەی کە هەبووە لوبی کێشەی ئەمریکا و ئێران کە جیاوازە کەسی کاک محەممەد دەگە ئێران خۆی بیپیتێنی یاخود بۆی بێنن لە دەرەوە جیاوازیەکەی ئەوەیە ئەڵێ ئەو ئەگەر بۆم بێنن لە دەرەوە ئێوە هەر کاتێک ویستان ئەتوانن نەممەنێ و محەتەکانم پەکی ئەگەر خۆم بیپیتێنم خۆمەی پیتێنم و چاوەڕێی دەستی ئەوە نیم بەڵام کێشەی سەرەکی ئەوەیە ئاژانسی ئەتۆم وزەیتۆمیجیانی بەڵێ لە ئەخیر راپۆرتیا ئەڵێ ئێران پیتاندنی یۆرانیۆمی گاندۆتە 167 ئەمەمانای چییە بڵین خۆی بۆەوەی کە چەکی ئەتۆمت هەبێ پێویستە بە یۆرانیۆمی پێتێنراوی 190 هەیە بەڵام یەک شت هەیە ئەم پیتاندنی یۆرانیۆمە ئیشە زۆر قورسەکەی یعنی زۆر قورسەکەی ڕێژەکەی ئەگەر لە 103 بۆ 20 لە دوای 20ەوە تا بەرەوسرەوە بڕۆی یعنی بە عکسی ئەوەی کە هەستکەی قورسترە بێ زۆر ئاسانترە بێ ئێستا مەسەڵەن ئەم 167 کە هەیەی ئێران ئەمڕۆ بێوێ یۆرانیۆمی پیتێنراوی 190 دروست بکە 14 ڕۆژیەوێ بۆ ئەوەی کە بیگەێنێ بە 190 ئەزانی ئێستانی بۆمبی ئەتۆمی هەیە ئەگەر بیەوەی کەزان ئەگەر بیەوێ بۆ بۆمبی ئەتۆمی تەنها یۆرانیۆمی پیتێنراو کافی نییە بەڵێ ئەوە بەشی سەرەکیەتی بەڵام ئەوە کافی نیە شتی زۆر هەیە ینی فاکتەری زۆر هەیە ئەگەر بیەوێ ئەگەر بیەوێ دەتوانێت بەم یۆرانیۆمە 67 هەیەی ئەمڕۆ بڕیار بدا بە هەموو شتەکانیەوە 3 مانگی پێویستە نمونەیەکە بۆ ئێنەوە مەسەلەن تۆ بتەوێ بیرێکی نەوت لێی نەوتەکە مەسەلەن لە 5 مەتریا بێ
بەڵام 5 متری سەرەوەی هەمووی بەردەڵان و بەرد و زۆر قورس بێ، خوارەوەی هەمووی لم و شتی ئاسان بێ. ئەم پیتاندنە 1 تا 20ەکەی زۆر قورسە، یعنی ڕێژەی 1 تا 20ەکەی زۆر قورسە، دوای ئەوەوە ئاسانە بێت. ئەمەی کە مفاوەزاتەکانی ئێران لە ئەمریکاش لە ببوورە لە عەمانیش نەگەشتە ئەنجام لەسەر پیتاندنی یۆرانیۆم بوو. ئێرە ئەمریکایوت دەبێت یۆرانیۆمی پێچەندراو ئێمە بدەینێ، ئێرانەیوت ئێستا حەڵ بەرنام بڵین وێزگەتۆمیەکان ئێران کۆنتڕۆل دەستداوە بەسەر وێزگەتۆمیان. ئێستا ترامپیش قسەی کردووە بڵێ ڕەنگە ئەمریکا پشتیوانی ئیسرائیل کە بۆ ناوبردنی بەرنامە ئەتۆمیەکەی، دڵە لێدوانی داوە بۆ کەناڵی ABC نیوز. ئێستا بەردۆخی بڵین وێزگەتۆمیەکان یاخود چەند وێزگە ئەتۆمی هەیە؟ ئێران ئەوەی کە ئاشکرایەوە ئەوەی کە هەیە 8 وێزگە ئەتۆمی هەیە، گرنگترینیان نەتەنزە لەگەڵ فۆردۆ. ئەم دوو بەرنامە ئەم دوو وێزگەی گرنگترین وێزگەی ئەتۆمی ئێرانە، هەم نەتەنز هەم فۆردۆ. ئیسرائیل چەکی لە ناوبردننی وێزگەی ئەتۆمی ئێرانی نییە، یعنی پێش بەرنامەکە ژارەوە مێرشایمەر ینی بەڕوونی ئەوەی هێن کردووە. مێرشایمەر سیاسەتمەدارێکی گەورەی ئەمریکیە، ینی اختصاصی لە بەرنامەی ئەتۆمیا هەیە و اختصاصی لەسەر ئێران هەیە. ئیسرائیل موشکی لە ناوبردننی بەرنامەی ئەتۆمی ئێرانی نییە، چونکە بەرنامەی ئەتۆمی لە دوو بەش پێکێت. ئەوەی ئێران بەشێکی کارەباکەیەتی کە لەسەر ئەرزە، یعنی تۆ ناتوانانی بخەیتە ژێر ئەرز، مەجبوریە بێت لەسەر ئەرز بێت لە برەوەی گەرمای ئەو کارەبایە و مەحەتەیە تەحملیەوە ناکات و لە شێر ئەرزداینێگینا. ئێران بیریشی لەوە کردبووە کە مەسەلەن تەنانەت کارەبای مەحەتەکەشی بەرێتە ژێر ئەرز، بەڵام ئەو گەرمایی کە دەرەچێ تەحملیەوە ناکەوە ئیلا بە مەجبوریە بێت لەسەر ئەرز بێ. بەشەکەی تری سنتریفوژەکانتە کە ئێران خسوێتیە ژێر ئەرزەوە. ئیسرائیل هێشتا ئەو ساڕوخەی نییە کە ئەوەنە مەتر، من ینی معلوماتم نییە بیزەوە چونکە ئەوە شتێکی زۆر سڕی بێ چەند مەتر لە ژێر ئەرزەوە بێ، بەڵام ئیسرائیل ئەوەنەی ئەو ساڕوخەی نییە کە بتوانێت ئەوەنە ئەرزکون کاوە لەوێ بتەقێتەوە. ئەوەی کە لە نێو براوە ئێستا مەحەتە کارەبایەکانی سنتریفیۆژەکان، یعنی ئەم کارەبایی کە لەسەر ئەرزە هەمووی لە نێو براوە، ئەو سنتریفیۆژانە کە لە خوارەوە ناخولێنەوە، یعنی پیتاندنی یۆرانیۆمە بێ بە خولانەوەی ئەوانە ئیشەکە و ئێساوانە ناخولێنەوە و کوژاونەتەوە. ئەمە بەرنامەی ئەتۆمیەکەی دوا دەخات، بەڵام لە ناوی نابات. بۆیە ئیسرائیل ئێستا داوا لە ئەمریکا ئەکات، ئەڵێت وەرە یارمەتیم بە بەتایبەت لە فۆردۆ. ئەو وێزگەی چیە و فۆردۆیە یعنی بە فەرمی داوای کردو یارمەتی بدە ئەمریکا لەژێر شاخایە و چەکی ئیسرائیلی ناگات بەو هێنا، یعنی ئەڵێ بێ یارمەتیم بات کە من ئەوە لە ناوبەرم، بەس خەتەرێک هەیە چونکە لە ناوبردنی ئەم خەتەرەکە ئەو بڵاوبوونەوەی تەشعشعاتی نەوەوی ئەوینە، یعنی ژیان بەڵێ ژیان لەوکاتە کاریگەر هەیە لەسەر ئێرانە یاخود وڵاتانی دەوروبەر و عێراق و هەرێم و وڵاتانی عەرەبی، ئەو لیکە یان ئەو تیشکەی کەیەتە دەرەوە ئەکەوێتە سەرەوەی چۆن لێدات. ئەگەر هەمووی لێبات بەڕاستی ژیان لەو ناوچەیە تا 60 کیلۆمەتر بۆ 10 ساڵ نامێنێت. باش بەزۆکو ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا بردومان بۆ ناوچانەشەیە هیچ وێزگەیەکی ئەتۆمی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە؟ نەخێر، ڕۆژهەڵاتی کوردستان وێزگای ئەتۆمی لێ نییە. یەک وێزگە هەیە خەڵک بە غەڵەت هەموو جارە لە ئاژانس ئەڵێ وێزگای ئەتۆمی وەرە مەریوان، باشە ناوی مەریوانە وێزگای ئەتۆمیەکە، بەس لە مەریوان نییە. خەڵک زۆر ناوی بە ناوی شەهیدێکیانەوە کردووە کە ناوی مەریوانە، خەڵک زۆر وازانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەس لەوێ نییە. کاک فەرمی خزمەت بەڕێز سەبارەت بەوەی کە بەڕێز وتت شەڕەکە دوور بە دوورە و ڕەنگە درێژخەیان نەبێت، ئەگەری فرامبوونیشی نییە شەڕەکە لەوە زیاتریان بەرەو چی بچێت، یعنی هەموو جۆرە چێکیان بەکارهێنێت، چی دوور هاوێژ، ینی هەر شەڕەکە زۆر شەڕێکی سەختە. بەڵام ئێستا ئێرانیەکان ینی پێم وایە هەستەکەن کەم کوڕەکانیان ئەزانن چییە، یعنی ئێستاگەر تۆ سەیری شەڕەکە بکەیت ئەبینی فڕۆکە ئیسرائیلی ئەگاتە ئێران، بەڵام هی ئێرانی ناگاتە ئیسرائیل، موشەکی ئیسرائیلی ئەگات کێشەی نییە،
بەڵام خەلەلێک هەیە لە سلاحی جەوی ئێرانی باش یان ئەو فڕۆکان بەکاریشی نەهێناوە تا ئێستا چونکە شەڕی تیارە نەبووە لە نێوان دوو تیارە و شتیوە یان ئەوە یەکێکە لە خەلەلەکان بەڵام ئەم بەوە قەرەبووی کردوتەوە کە توانیوێتی ژمارەیەکی زۆر موشەکی دوورهاوێژ دروست بکات یا بکڕێت یا پەیدا بکات یان ئەم بەمە ئەتوانێتی ئەمە قەرەبوو بکاتەوە بەڵام دیسان فەرقی زۆر هەیە لە نێوان فڕۆکە لەگەڵ موشک چونکە موشک لە هەموو حاڵەتێکدا لە سەداسەد شوێنەکە ناپێشێت و لەبەرەوە ینی زۆر جات کە ئەکەوێتە ناو شار بەرمەدەنی ئەکەوێت و خەڵک زۆر ئەکوژێت بەڵام فڕۆکە ئەو کاتە فڕۆکەوانەکە خۆی بە دەقیقی ئەتوانێت شوێنەکە ببینێت و واتوانێت بشگەڕێتەوە بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئەو سیستمەی کە یاخود ئەو پرەنسیپەی کە هەیە ئەوەی پێڵێن هاوسەنجی ترس ئێستا لە نێوان ئیسرائیل و ئێرانە دروست بووە یعنی تۆ ناوێری شەڕ بە فڵان کەس بفرۆشی چونکە ئەمە بەهێزە لە تۆ بەهێزترە و ئەویش ناوێرێت شەڕ بە تۆ بفرۆشێت چونکە تۆش ئەتوانێت زیانی پێ بگەینی باش ئێستا ئەم معادلە لە نێوانیانە هەردووچیان هەیە باشە بەڕێز پێشبین دەکەی ئەمریکا بێتە ناو جەنگەکە ینی خۆی تەداخل کە بە لە ناوبردنی بەرنامەنەوەیەک هەروە ئاسانە چۆنە ینی نا من تەسەوڕ ناکەم ینی بە شێوەیەکی ڕاستەوخۆ شێوەیەکی ڕاستەوخۆ ینی لانی کەم ئەگەر لەسەر ئاستی شخصیش وەرەگری ئەمریکا کە بەشدار بێت لەمە سەرۆکەکەی شایستەی ئەوە نییە نۆبل وەربگرێت نۆبلی ئاشتی یان تۆ شخصی وەریگرە بەڵام ئەمریکا ئەگەر بێت ئێستاوان ئەزانن یان ئێستەوەی فۆردۆ زۆر زەحمەتە بەڵام مستەحیل نییە ئەتوانم بە هێرشێک 2 3 4 5 لە ناوی بەرن بەڵام کێشەیەکی گەورە بۆ دەوروبەری ئێران و ناوخۆی ئێران دروست دەکات ئەو تیشکە زۆر مەترسیدارە ئەمە یەک وەکو باسم کرد ئەو هاوچێشەیە تعادلێک هەیە یەکسانیەک هەیە لە ترساندنی یەکتری ئیسرائیلیش ئەتۆمی هەیە خۆ ئێران ئەگەر مەبەستی بێت ئەتوانێت نزیک بێتەوە لانی کەم نزیک بێتەوە لانی کەم موشەچێکی تێبگرێت بەڵام تا ئێستا ینی هەندێک پەیامی ناردووە کە ئەتوانێ ئێران دەتوانێت بەرنامەی ئەتۆمی ئیسرائیل لە هەندێک شوێنی لێداوە کە نزیکە لی بەڵام ئەگەر لە نزیکەکە بات بەدڵنیاوە ئەتوانێت لە خۆشی بات بەس وەکو وتت شارەکە سنووردار دەبێ ماوەسە کوخیان دەبێ یاخود چون ماوەسن مەبەستم ئەوەیە کە شەڕ لە نێوان دوو دەوڵەت کە سنووریان لەسەر بەیەکەوە نەنووساوە عادەتەن شەڕی لەشکر نابێت یان شەڕی هێزی وشکایی نابێت شەڕی وشکایی ئەچیت خەڵک ینی شوێن داگیرەکەیت و شار داگیرەکەیت و ئەچیتە ناو وڵات ئەمە ئەوەی تیان نییە ئەمە وێرانکردنی هەندێک شوێنی تیای و شەڕەکەی تر پاش ئەوە ئەوەستێت دیارە هەموو شەڕەوەی کە خوێندنەوەی دەکەی ماوەکەی چەند بێسا خۆیان باسی 15 ڕۆژ دەکەن نازانم چەند ئاخر 15 ڕۆژیش بۆ شەڕێکی ئەوها گەورە کەمە ئەگەر بێت ڕاستی یان بۆنە شەڕی حوزەیران ئەوەی 1960 نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی 5 ڕۆژ بوو 5 ڕۆژ شەڕی زەمینی تیان نەبوو بەڵێ یان دوو لەشکر بەرامبەر بە یەکتری شەڕیان نەکرد فڕۆکەکان هاتن لە فڕۆکە خانەکانیاندا فڕۆکەکانی تریان وێران کرد و هەندێک تۆپ باران بوو ئێتر بە سەرکەوتنی یەکێکیان کۆتایی هات بەوە بە دەست پێشخەرەکە ئەوەی کە دەست پێشخەری ئەکات ئەوە زۆرجار ئەیباتەوە ئەگەر بتوانێت ئامانجەکانی خۆی لە وێرانکردنی چەکەکانی بەرامبەرەکەی دیارە ئەوەی ئیسرائیل دەست پێشخەر بووە بەڵام نەیتوانی و هەموو شوێنەکان بپێچێت و نەیتوانی و زیانی زۆر گەورە بگەێنێت یان ئێستاش سەربازە چۆن فەرقی هەیە سەربازی بڵین فەرماندەی سەربازی زانای ئەتۆمی لاینێکی تریشە ئەبێت لە بەرچاوی بگیرێت ئیسرائیل قوڵای استراتیژی نییە یان وڵاتێکی درێژکۆلەیە مامۆستا لە ڕووی خاکەوە قوڵای استراتیژی نییە بەڵێ شارەکانی زۆر گەورە نین و هەمووشی عیماراتی زۆرە ژمارەی دانیشتوانی وەکو وڵاتەکانی تر نییە کەمە ینی 2 ملیۆنی عەرەبە ئەزانم مەبەستم ئەوەیە ئەو وڵاتی کە ژمارەی دانیشتوانی کەم بێت
بەڕێژە کوژراوەکانی وەربگرە زۆرەکات بەڕێژەی سەدی زۆرەکات بەڵام لە وڵاتێکە کە ژمارە دانیشتوانی زۆر بێت ژمارە زۆری لێ بکوژێت بۆ نمونە ملیۆنێک بکوژرێت لە سین هیچ کێشەی نییە بەڵام لە ئیسرائیل ئەگەر بگاتە مەسەلەی سەدان بکوژرێت ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە بەنسبەت ئیسرائیلە. سوپاسم دەکەم مامۆستا ڕابەت ناوبڕێکمان هەیە ناوبڕەکە دێمەوە خزمەت زۆر باش بەڵێ بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک دێنەوە خزمەتان لەگەڵ ماوە بمێنەوە. جارێک تر سڵاوتان لەبێت بەڕێزان درێژە بە گفتوگۆکەمان دەین لەبارەی جەنگی ئیسرائیل و ئێران و لێکەوتەکانی وەقسە لە سەرەوەش دەکەین لەم بەشە چکاریگەری دەبێت لەسەر عێراق لەسەر هەرێم لەگەڵ بەڕێزان کاک فەرید ئەسەسەد و مامۆستا ڕابەر تەڵات و کاک محەممەد هەورامی. مامۆستا بێمە خزمەت بەڕێز لەگەڵ کاک فەرید باسمان لەوە کرد ئەو بڵێ ئایا سنووری شەڕەکە بەرفراوان دەبێت یاخۆ لەوەدا دەمێنێتەوە هەندێک خوێندنەوەی بۆ دەکەن بەرفراوانە بەندێک پیان وایە جەنگی سێمی جیهانی ڕوودەدا بڵێ ئێستا پاکستان لەو ڕۆژاندا قسەی کرد بڵێ ترسیەیە دەوڵەت باخچەلی بڵێن قسەی کرد و دەڵێ ئامانجی کۆتایی تورکیایە ینی مەترسیەکە لەلایەن وڵاتانی تریش دوای ئێران ڕاستەکەی ئەوەی کە خۆی بە مستەهدەف فەسانێ و ئەم بەدەوا ئەمەماڵێتەوە تورکیا و تورکیاش دیارە بۆ لەبەرەوەی ئێمە باسمان لە ناجی ئیسلامی سیاسی کە تورکیا ئەمڕۆ براگەورەی ئیسلامی سیاسی لە ناوچەکە ینی وا ڕۆڵە بینێ یان لانی کەم باڵە ئیخوانێکە ینی بۆیە بەرحاڵ ئەمە بەشێکە لە دیسکۆرسی و دەوڵەت باخچەری باس دەکەت کەنەتەوە پەرستێکە ینی بەس ئەبە ئەخە بەدێ بەسەرەوە ئیسلامیشە ئیسلامیشە بەڵێ دیوێکی ئەوەیە دیوێکی دیکەی پەیوەندی بە مەسلەی کورد و ترسی تورکیا هەیە لە جوڵەکانی ناوچەکە بۆ ئاراسەیە کە ئەم گۆڕانکاریە جیۆپۆلیتیکیە ئەتوانێت چ گۆڕانکاریەک یا چ مەترسیەک لەسەر پرۆسی ئاشتی پەیوەندی تورکیا پێشتر پێشبینی و پێشاتانی کردبوو پرۆسی ئاشتی پێوەست بوو بێتەوە پرۆسی ئاسی لە دوای بەم دوایە دەست پێخۆرێن نەبووتە ساڵێک ئەم باسی پرۆسی ئاشتی لە ئارادایە لە دوای ئەحداسەکانی 7 ئۆکتۆبرەوە بوو هەنی ئەمانە هەمووی بەیەکەوە نیگەرانی تورکیا لە ڕووی جیۆپۆلیتیکی و دووشت هەیە گرنگە ڕاستە تورکیا ئەندامێکی گرنگی ناتۆیە و جوگرافیای سیاسەکەی گرنگە تورکیا لە هەی لێک کاتدا هەم ئاکتەرێکی گرنگە لە ڕۆژاوە هەم ئاکتەرێکی گرنگە لە جیهانی ئیسلامی و عەرەبیدا لە ناوچەکەی ئێمە بۆیە و جیرانە لەگەڵ ئێران بەرژەوەندی ئابووری ڕەنگە سیاسی نەبێ باخۆش نەبێ بەڵام بەرژەوەندی ئابووری لەگەڵ ئێران هەیە کورد لە ئێران هەیە لە بۆیە ئەمانە هەمووی ئەم فایلانە هەمووی ڕەتیان بەیەکەوە بەس ئەگەر ئەم پێشاتی کە جەنگی ئیسرائیلە کاریگەری بەسە پرۆسی ئاشتی بە چ بارێک بۆ نمونە ئەگەر من بۆ خۆم بەدووری ئەزانم هەتا ئێسش لەگەڵدا بێت تورکیا پەیوەندی بازرگانی لەگەڵ ئیسرائیل هەیە هەتا ئێسش لەگەڵدا بێت تورکیا پەیوەندی باش لەگەڵ ئیسرائیل من زۆر بەدووری ئەزانم کە ئیسرائیل بە هیچ شێوە شێوەکان ببێتە مەترسی بە پرۆسی ئاشتی و ئەم جەنگە کاریگەری لەسەر دەبێت بە ئاراسیەوەی بەرە پێش بچێ باراسیەوەی ینی شتێک ڕووبدا ڕاستیەکەی ڕوون نییە لێکەوتی هەیە بەدڵنیایی و لێکەوتی هەیە لەبەرەوەی بارودۆخی ئێمە وەکو کورد لە ناوچەکە ئێمە لە بەسەر و چوار دەوڵەتەیە کە دابش کراوین ئێستا لەناو ئەم لە دڵی ئەم سنوورە ئەژین بۆیە هەر گۆڕانێکی جیۆپۆلیتیکی هەر تێکچوونێکی جیۆپۆلیتیکە لە ناوچەیە ڕۆدایە ئێمە ئەکتەرەکەین ئێمە لەوین و دوایی پرسی کوردیش ئەمڕۆ خۆشبەختانە لە ڕۆژهەڵاتی ناویندا پرسێکی کاریگەرە پرسێکە کورد ئیتر چیتر ئەکتەرێکی پاسیڤ نییە ئەکتەرێکی کاریگەرە تا ڕادەیەک لە حەزمی خۆیدا بۆیە ئەشێ ئەمانە هەمووی نیگەرابنی ئەشیە بەشێکشی بەڕاستی هەر گوتارێکی میدیایی بێ خۆ زۆر جار ئەوەی دەوڵەتان ئێڵێن و گەورەی ئەکەنەوە دروستکردنی دوژمنی وەهمیە بۆ جەنگێکی لە سیاسەتی نێودەوڵەتیدا لە گوتاری سیاسەتی نێودەوڵەتیدا زۆر جار دروستکردنی دوژمنی وەهمی پێویستە بۆ دەوڵەتە بۆ خۆی بۆ نیزا ئەمریکایەکێکە لە وڵاتانی کە دوژمەکانی خۆی زۆر گەوراکاتەوە زیاد لە حەزمی خۆی قەبەیانەکە ئەمریکا واکە ئیسرائیل ئەمە بەشێکە لە جەنگێکی سایکۆلۆژی بۆی ئەوەی ئێستا تورکیا ئەیڵێ لە گەورەکردنەوەی مەترسی ئیسرائیل لەسەر خۆی ڕەنگەوان نەبێ ئەمە سنووری جەنگەکە مامۆستا ڕابەر ینی پێشبینی بکەن بڵێن بێتە جەنگی سێمی جیهانی وڵی ئەزای پێ بڵێن یاخەوتە سەرچی بڵێن یا خاڵ هەیە زۆر گرنگە ئەمە هەمێ لێ تێ بگەن ئەوژەوەیە ئێران و ناوچەکە ناگەڕێتەوە پێش 13 حوزەیران ینی ئەوەی کە ڕوویدا ڕۆژی 13 مانگ خاڵی مانگە بەڵێ ڕۆژی 13 مانگە خاڵی وەرچەرخانێکە
بە ئاراستەی فەوزایەکی خەلاق یا فەوزایەکی گۆڕانکاری هێن لەگەڵ خۆی باشە ئەنی فەوزایەکە ئەم فەوزایە بە ئەگەری زۆر گۆڕانکاری لە ناوچەکەیە دروستەکە شکلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگۆڕێ بە چه ئاراستەیەکی گۆڕێ نازانی ئایا ئێران وەکو ئەکتەرێکی کاریگەر ئەمێنێتەوە ئایا تەحجیمەکری ئەبێدێتەوە ناو سنوورەکانی خۆی ئایا لەم شەڕەیە ئێران تووشی داڕمانی ناوخۆیی ئەبێ ئایا ئەم سیستەمە گۆڕێ ئایا ڕۆژهەڵاتی ناوەڕاست چاوەڕوانی نظام نەزمێکی تازەکە بەسەرکردایەتی عەرەب و ئیسرائیل و بەسەرپەرشتی ئەمریکا وەکۆی دەمێکە باز لە دروستکردنی ناتۆی عەرەبی ئەکرێ باز لە دروستکردنی ڕێکەوتنامەیەکی ئەمنی ئەکرێ ئایا ئەو ڕێکەوتنامەی ئەمنیە بەیانی ئەگەر ئێران هاتەوە سەرمێزی گفتوگۆ شکستەکانی خۆی قبول کرد و لەگەڵ ئەمریکا ڕێککەوت و ئەم شەڕە وەستا ئایا ئەم ڕێکەوتنامە ئەمنیە تازەیە کە ئەکرێ ئێرانیش بەشێکە بێ لەم ڕێکەوتنامێت چ مەرجێکی بەسەرا فەرزەکرێت لە ڕووی ئەتۆمیەوە چەند کۆت و بەندەخرێت سەر یعنی ئەمانە هەمووی پرسیارن پەیوەندی هەیە بە گەشەکردنی مەیدانی تەسعیدی مەیدانی عسکەریەوە هەموو فایلێکی سیاسی کە لە پاڵ جەنگە دانووسانی سیاسی لەگەڵ جەنگ وەسیلەیەکی سیاسیە یعنی جەنگ بریتە لە بەشێکە لە سیاست سیاسەتی شەر جەنگە بەڵێ جەنگ درێژکەراوی سیاستە تۆ جەنگەکەی شەڕەکەی ئەچیتە ناو شەڕەوە بۆی لە دانووسانە کارتی زیاترت بەدەستەوە بێ ئەوەی ئێستا ئەمریکا کە بەرامبەر بە ئێران کە گڵۆپی سەوزی بۆ ئیسرائیل هەڵکردەوە بۆیە کە ئێران بە شێوەیەکی نەرمتر یان بە شێوەیەکی سازشکەرانە زیاتر ئەگەر بێتەوە سەر مێز گفتوگۆ بێتەوە سەر مێز گفتوگۆ بە هەموو بەرجەکان ڕازی بێ یا بە زۆری ڕازی بەڕێز بە دووری دەبینی بێتە جەنگێکی هیچ شتێک بە دوور نابین هیچ شتێک بە دوور نابینم سێ ئەگەر لە ئارادایە بە کورتی بڵێ ئەگەر ئێران نێتە ژێرباری دانووسان و توندوتوژی پێکدادانەکانی نێوان هەردوو لا بەرز بێتەوە و ئەم تەسعیدە بازنەی گەورەی واتە ژێرخانی ئابووری هەردوو لا بکرێت ئامانج کە ئێستا تقریبان دەستی پێکردووە ئەوە بە ئەگەری زۆرەوە ئەمریکاش تێوە ئەگلێو دێتە ناو شەڕەکەەوە کە ئەمریکا هاتە ناو شەڕەکەەوە ئیتر ئەمە گەڕانەوەی بۆ نییە و ئێران ڕەنگە بەرەو بارودۆخێکی زۆر سەختتر لەوەی کە ئێستاتایەتی بڕوە هەمان شەو ڕەنگە ئیسرائیلش ئەمە جەنگەکە گەوراکە بە دڵنیایەوە چارنووسی ئەم جەنگە ئەبێ یەکلایکەرەوە بێ بۆی چێک لە هێزەکان ئەمە خاڵێک ئەگەری دوم ئەوەیەکە کە ئێستا باسەکرێ هەوڵێکی جدیە ترامپ باسی کردووە پۆتینیش باسی کردووە ناوبژی دەولیشەیە ئەویش ئەوەیە کە دوای هێرشەکانی دوێنێ بۆ سەر ئیسرائیل کە هێرشەکان زۆر تونند و تیژ بوون ئەگەرێک هەیە کە هەردوو لا ستۆپێک بکەن بە خۆیانە بستنەوە هەم ئێران هەم ئیسرائیل و پاشان هەردووکشیان بە ڕووسپی لە ئیشەکە بێنە دەرەوە ئیسرائیل پێ ئەو کاتە بە ڕایگشتی ناوخۆی خۆی بڵێ من توانیم مەسەلەن 200 ئامانج لەناو ئێرانە بپێکم و ئەمە پرۆژەی ئەتۆمی ئێرانی پەک بخەم یان دوای بخەم یان تاخیری بکەم ئێرانیش دەتوانێت بڵێ من توانین ترس و دڵ ڕاوکوێت تۆقااندن و ئاگر لە ناو جەرگی ئیسرائیل و جوولەکە بەرزگەمەوە ئەمان ئەتوانن ئەم گوتاریان بۆ ناوخۆ خۆیانە بێ و بێنە سەر مێزدان ئەمە ئەبێت تا پێڵێن ئاشتیەکی فشۆڵ ئاشتێکی کاتیە ئاشتێکی فشۆڵە ئاشتێکی بە حەزەرە حەلی نهایی نییە ئەجا ئەم ئاشتیە ساڵێک کەخانێت دوی دیکە ئەخانێت سێ بەڵام ئاگرەکە دانام بکەنێتەوە ینی پشکۆی ئاگرەکە ئەمێنێتەوە ئەجا ئەمێنێتەوە سەر ئەگەری تر بۆ نمونە دیموکراتەکان جاریشکە دێنەوە سەر حکووم گۆڕانکارێک لە ناوخۆی ئێرانە ڕووەدا بەڵێ گۆڕانکارێک لە مەسەلەن لە ئیسرائیلە ڕووەدا ناتانیاهۆ ئەڕوا ئیداری ئیتر ئەمە ئەبێت چاوەڕێ ئەگەرانەکەی ئەگەر ئاشتێک بەم شێوێ ڕوو بدە ئاشتێکی فشۆڵە بێ محمد بێمە خزمەت بڕێ سبارەت بە ئێران پێشتر بازەوەی کە باڵی ئیسلاح خواز و سوڵگەرا و یاخود ئێستا هەمویان یەکدەنگن لە ڕوبەڕووبوونەوەی ئەمیریشانە ئیسرائیل چۆنە بارودۆخ ئەزانی چۆن نەک تەنیا باڵی ڕیفۆرمخوازەکانی ئێران و یان محافزەکارەکان باشە سروشتی خەڵکی ئێران و سروشتی ئێرانەوەیە کە لە کاتی هێرشی دەرەکیدا هەمویان یەکدەنگن ئەگەر سەیری بکەین سەیری مێژوو بکەین لە 1000 ساڵی ڕابردووە باشە هیچ حکوومەتێک نەبووە بە دەستی هێرشێکی دەرەکی لە ئێران ڕووخابێت یعنی هەموو ئەو گۆڕانکاریانەی کراوەەوە لە 1000 ساڵی ڕابردووە تا ئێستەوە لە سەیریکە هەموو ئەو گۆڕانکاریانەی کراوە هەمووی لە ناوخۆ و خەڵک خۆی کردوێتی یعنی هیچ حکوومەتێکی ئێران لە بەدەستی هێرشی دەرەکی نەڕووخاوە لە مێژوودا ئەومان نییە بەعکسی عراقەوە بارودۆخەکە جیاواز نییە جارەیان هەماش
ئەوەی ئەزانی لای ئێرانیەکان شتێک هەیە پێڵەن دایکی نیشتیمان ینی ئێران لایەن زۆر مقدسە ئێران جیایە لەوەی کە ئێستا حکومیەکە ئێستا لە کوردستان تووڕەبوونێکەیە کە تووڕە دەبی لە دەسەڵات کابرا تووڕە دەبێت لە نیشتیمانیش ئەمە بۆ ئێرانیەکان چۆنە من ناڵێم ئەمە هەموو شتێک مطلق نییە بەڵام ئەوەی کە من نەیبین سەتان نەوەتی خەڵک خاکەکەی وەینەکەی جیاکاتەوە لە حکوومەتەکەی قەزەیە کە ئێستا هەیە خاکێک کە ناوی ئێرانە وڵاتێک کە ناوی ئێرانە ڕوبەڕووی هێرشی لایەنێکی تر بۆتەوە لایەنێکی هێزێکی تر بۆتەوە ئەمەی کە ناتانیاهۆیڵێت مژدەی ئازادیات و پەیام بڵاوەکاتەوە شتێکی تازە نییە هەمان پەیام و هەمان مژدەشی پێشتر بە خەڵکی غەزایە کە من ڕزگارتان لەکەم لە دەستی حەماس و ئێستا سێری چی کردووە لە شارەکان پەیامی بۆ خەڵکی سووریا نات من لە دەست ئەسد ڕزگارتانەکەم ئەمە هەمووی قسەی باقوبریق و درۆیە و کە ئیسرائیل کار و ئێرانیەکانیش باشە مازان ینی ئیسرائیل ئەمریکا لەناو ئێران مەرغوبە ینی شعبی ئەمریکی لەناو ئێران مەرغوبە بە پێی راپۆرت بەس شعبی ئیسرائیلی مەرغوب نییە ینی منبوزن و ناشرینن لەناو شعب بەعکسی شعبی ئەمریکیەوە بۆ حکوومەتە سیاسیەکە و باڵەت چەکدارەکە ئێستا هەواهەنگن لە ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانی کە ڕوبەڕووی ئێران بۆتەوە خلافەر هەیە ینی خلاف لەوانەیە عسکەریەکانیان تۆزە تونتر بن لە وەڵام داوانە مکڕ بن لەسەرەوەی کە بەردەوام بن لە هێرش و بەردەوام بن لە هێن ئەوانەی کە سەر بە وەزارەتی دەرەوەن سەر بە حکوومەتن زیاتر پێیان باش بە گفتوگۆ بکرێت بەڵام لە ئەساسا هەمووی لە محورێکە خولێتەوە کە محوەری بیتی ڕاهبەری و خامنەییە استراتیژە و دیاریەکە ڕێڕەوی سیاسی ئێران ئەو دیاریەکە چه محافظکارەکان چه ئیسلاحیەکان هیچ کامیان ناتوان لەو خەتەی کە ئەو دیاریەکە لای باشانی بەزۆکو ئەوەی کە بۆ نمونە وەکو خۆپیشاندان ڕووداتەوە دوورە یاخود ئێستا باسی ئەوە دەکرێت سیناروی ئەوە ئۆپۆزیسیۆنی ئێرانی کاکفەرید باسی مجاهیدین خەڵکی کرد یاخود هێزە کوردیەکان هێزی پژاک هێزی تر هیچ ڕۆڵێک هەیە یەکێک لەو چانسانەی کە حکوومەتی ئێران هەیەتی ینی ئەوەیە کە ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی نییە بەڕاستی ینی بە دڵنیاییەوە پێتەڵێم لە لای خەڵکی ئێران مجاهدینی خەڵق زۆر خراپترن لە ئەولانەی کە ئێستا ینی ئەوانەی یا مەسەلەن شاییەکان ئەوانەی کە خەون بە گەڕانەوەی پاشایەتیەوە بین لە ئێران ئۆپۆزیسیۆنێکی بەهێز لە ئێرانان نییە ئێران لەس یعنی ئەگەر بەست ئیشێکی کردووە استراتیژی لەم 40 ساڵی کە 40 ساڵی کە حکمی کردووە یەکێک لەو چانسانەی کە هەیەی ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی لەناو ئەو وڵاتەیان نەهێشتووە یعنی ئەوەی کە ناڕازی بووە ئەوەی کە ئۆپۆزیسیۆن بووە یان لە زیندانە یان دۆخێکی وای بۆ دروست کردووە کە لە ناو وڵاتەکەیان نەماوە و لە دەرەوەیە تۆ کە لە دەرەوە بووی 1000 ساڵ تویت بکە بقی ڕێنەهێن بکە هیچ کاریگەری لەسەر ناوخۆ نابێت سروشتی شەرق ئەوەیە کە هەمویان لە دەوری لەیدەرێک کۆبنەوە یعنی ئەگەر ناڕەزایەتیەک هەبێ ئەبێ لەیدەرێک هەبێ ئەبێ کەسێک هەبێ کە پێشایەتی و ناڕەزایەتی بکە ئەوان کۆبنەوە خۆپیشاندانی عەشوایی هیچ ئەنجامێکی نابێت هەروەکو ئەمە 40 ساڵەکن ئەنجامی نەبووە بەزەگەر لەیدەرێک هەبێت لە ناو ئێران بتوانێت سەرکرد نییە ئەم شتە لە ناو ئێرانان نییە نەخێر نییە بۆیە چانسی سەر هەڵدانی ناڕەزایەتی زۆر بەزۆکو کارتی داخستنی گەروی هورموز بێچێ ئەوە ڕوودا لە ئێران دەنگ و باسی لەسەر هەیە ئێستا نەوتی عێراق نەوتی ئیمارات قەتەر سعودیە لەوێوە یعنی ئێران سێ بژاردەی لەبەردەبوو نەبێتەوە بە قسەی کابراڵێ سێ دەقە لە تونێلەکەەوە دوور سێ بژاردەی لە بەردەما یەکەم بەردەوامیدانە بە دۆخی ئێستا باش ینی بەردەوامی بەم دۆخێکی ئێستا هەیە وەکو تێنس ئەو هجوومکە ئەمیش هجوومکە ئاوا تاجاوە لە شەڕیشدا هەیە ئەو نەفەس دیرەژی ئێران یاخود لە دیبلۆماسیەت لە هەردووکیانە 8 ساڵ لەگەڵ عێراق شەڕی کرد 25 ساڵ لەگەڵ ئەمریکا مفاوەزاتی کرد ئێرانی بە سروش نەفەس درێژن بەڵام نازان یعنی ئێمە معلوماتی ئەومان نییە کە ئایا ئێران چەند موشکی بالستیکی هەیە کە بتوانێت ڕۆژانە 100 ساروق بە ئیسرائیل باسی 200,000 موشکی بالستی کرد ئەوە مبالغەیە تەسەوری ینی ئەگەر ئیسرائیل دڵنیا بێت لەوەی ئێران 20,000 موشکی بالستیکی هەیە ئەتوانێت ڕۆژانە 200 ساروق بە ئیسرائیلەوە بنە قەت مجازفەیەوەی ناکرد لێ ئەو باسی کارتی کارتی دووەمەوەیە کە ناوچەکە ئالۆس بکات چۆنەڵێ
کۆستی شەڕەکە باتە سەر بەڵێ ناوچەکە ئالۆس بنکەکانی ئەمریکا مەبەست گەروی هورمزدا بخات لە بنکەکان بات ئەوە کاتێکە کرێت کە دڵنیا بێ لەوەی کە پشتیوانیەکی هەیە رووسیایکە سینەیکە پاکستانێکە هەرکام ینی بەتەنیا ئەوە ناڕاتە ئەوینەوە پێستا و پشتیوانی نییە پشتیوانی کە بچکە پێشتر باز دەکە ئەو دابشکاری دەکە ئێران و رووسیا و چین لە بلۆکێک و ئیسرائیل و ئەمریکا و کەنەدا و بەریتانیا لە بلۆکی ئەم وڵاتانە ئەمانە وڵاتی زلهێزن و لە ئەخیرا مەسلحەتی خۆیان ینی کوڕی خۆیان قەت ناکەن بە قوربانی کچی خەڵکی ینی تۆ تەسەوریەوە مەکە ئیسرائیل رووسیا بێ دژایەتی ئیسرائیل ئەسڵەن یەکێک لە هەرە دەوڵەتە نزیکەکان بە رووسیا ئیسرائیلە ینی ئەو لۆبیەی کە ئیسرائیل لە رووسیا هەیەی هەرگیز ئێران نیەتی ئەو نزیکایەتی کە رووسیا لەگەڵ پوتین هەیەی هەرگیز ئێران نیەتی چینیەکان ئەوەی کە بەلایەنەوە گرنگە پارەیە ژمارەیە ینی قەت تووشی بازاڕی ئەمریکا بازاڕی ئەوروپا لە دەست نایەن لە بەرخاتریەوەی کە بێن 80 میلیۆن ئێرانی لە دەستی ئیسرائیل ڕزگار کن یارمەتیە یان لە ئەعلام لەوانەیە پشگیری بکەن ئەگەر شتێک هەبێ ڤیتۆی بکەن شتێکی وا هەیە پاکستان چی بوو کەوتی ئێمە لە پاکستان تا ئێستا ئەوەی کە مووقفی زۆر باش بوو بەرامبەر بە ئێران و مووقفی ینی قەت کەستە سەوریەوەی نەکردو پاکستان بووە بۆ چونکە ئەگەرێک هەیە نەتانیاهۆ لە مقابلەیەکی 20 ساڵی پێش ئێستا ئەڵێ ینی هەموو باسیێم و ناناکڵێ لە دوای ئێران من لە ئەبێ پاکستانی بکەن ینی پاکستان خۆی و خەتەرەی لەسرە کە ڕوبەڕووی هین بێتەوە لەوانەیە ئەمە بوو بێ بە فاکتەریەوەی کە ڕێگری لەوە بکات بەجا هیچ زانێرێکی یارمەتیشیدا بێ ئەوەی کە ئەسکەریەوە یاخود دەتوانرێت یارمەتی بدات چکە بازەوەیەکی کە پاکستان کەش لە ماوە شەڕیە بوو لەگەڵ هیندستان چەکی چینی بەکاری نابێت سیستەمی بەرگری هیندستانی تێکشکان دەبێت ئەوەی کە هەیە تا ئێستا پەرلەمانی پاکستانی ئەمڕۆ کۆبووتەوە و قانونێکیان هین کردووە کە ڕێگە بە حکوومەتەیە یارمەتی ئێران بە بەڵام لەسەر ئەرزی واقع شتی پێدابێت نازانێت بەیانی ئەمەی کە کردویان ینی پەرلەمانی پاکستان ئەمڕۆ ئەوەی پەسەند کردووە بەڵێ نازانرێت ئەڕاتە بواری جێبەجێکردنەوە یان نا یان لە ئاستیەوە قسەیە ئامێنێتەوە ڕوون نییە بەڵام ئەگەر پاکستان کە یارمەتی ئێران بات لە فڕۆکە لە موشک چونکە پاکستان وڵاتێکی زۆر بەهێزە تەسەورەکەم وڵاتی کەشە و کاتە داخڵ بن ینی خۆی ئیسرائیل بە کەس نیە ئیسرائیل هەموو دنیای لەسرە ئەگەرێکی کەش هەیە کە بگەڕێنەوە کە بەڕێی من ئەمە بەهێزترین ئەگەرە مدەتێک تەسەوری من بۆ 2 هەفتە ئەم هێرشانە ئاوا بەردەوام بێت دوایەوە ئیسرائیل خۆی بە براوازانێ ئەڵە یامە وەکو کاکینەتی کاکرابەرەوتی یامە لەوەنە بنکەم خاپور کردو و توانە ئاتۆمیەکانی لە ناو بردو ئێرانیش خۆی بە هێنەزانە دەڵێ هیچ وڵاتێک لەم دنیا نەیتوانیوە بە دەمانچەیەکی ئاویش لە ئیسرائیل با من ئەوە نەسەڕوخم لێیا و ئەوە نەینم کرد و هەردوو لە بە براوەی لی دەرچن و ئاگربەستێک بکەن کە کۆتایی بەم شەڕە بێن و بەم هێنە بێنن چونکە ئەم وەکو مامۆستا فەرید وتی شەڕێک کە سنوور بەیەکەوە نەبێ یعنی شەڕێکی سواوە هیچ شتێک ڕوو نایات شەڕێک کات گۆڕینی حکوومەت گۆڕینیشت کاتێک ڕوویە کە تو هێزی زمینی ڕوانەیە و شەڕ ئێسرا ئێمە بڵێن دەستگای هەواڵگریمان لە ناو ئێران چالاکە و خەڵکمان ئەوە جایەوە شانەی نووسوی هەواڵگریە جایە لەوەی کە تو هێزی پیادەی ڕانە بکەیت شەڕی ئێران و عراق گەر ئەمریکا ببوورە شەڕی ئەمریکا و عراق گەر ئەمریکا مارێنزی خۆی لە عراق نەیەنایەتە خوارەوە ئێستش سەدام حکومیەکردن ئەوەی کە حکوومەتی ڕوخان هێرشی موشکی نەبوو بەڵکو مارەنزی ئەمریکی بوو کە حکوومەتی ڕوخان بۆیە ئەم شەڕە تەسەور ناکەم ینی کولفەی زۆر زۆرە بۆ هەردوو لایەن و تەسەور ناکەم ینی تا ئەو پەڕیکە دامناوە من لەوانەیە 2 هەفتە کۆتایی پێ بێت کاک فەرید بێمە خزمەت بەڕێستەوە بە ڕۆڵی چینیەکان تۆ چۆن دەبینی کاک محەممەد ئاماژەی بکە هاوکارێکی ئەو تۆ نەبێ ڕووسەکان پێشتر لە ئەعلان ینی وا تەسەور دەکا هاوپەیمانێتێکی ڕانەگەێنراوە بێ لە بینی ئەم چەند دەوڵەتە ئەم پێم وایە ڕووسەکان ڕەنگە دەستیان کراوەتر بوو بێت بە تایبەتی لە پەیوەندی لەگەڵ ئەمریکا
بەڵام چینیەکان چین یان وەکو دوکانێکی لێ هاتوو پەیوەندی زۆر بە مەسەلە سیاسی و شتیواوە نییە چیتەوە پێتە فرۆشێت خۆت و دوژمنەکەت ینی چین وای لێ هاتوو ینی وڵاتێکە ینی زیاتر ڕوە ئابوووریەکەی مەبەستە تا سەربازی کە هەژمووی سەربازی ناوێت ناخۆ ئەتوانێت چەک بە هەموو کەس بفرۆشێت یان معقولە تۆ چەک بۆ دوو دەوڵەت بفرۆشی هەردووچەند شەڕ بکەن لە شەڕابن ئەو ئامادەی هەموو شتێکە ینی ئەمە چینیم دی وازان چۆن بیرەکەنەوە لەبەرەوە ئەوەی چین پەیوەندی لەگەڵ ئێران زۆر چاکە و ئێرانیەکانی زۆر معجبن بە چین و حەزەکەن ئەوەی ئەزمموی چین لە وڵاتی خۆیانە دووبارە بکەنەوە لە ڕووی ئابوووریەوە بەڵام ئەگەر تۆزێک وەربینەوە لە مەسلەی ینی فکرێک تازە خەریکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان یەکە سیاسیەکانە دروست ئەبێت ئەوش ئەوەیە فعلەن هەمویان ئەگەر گەیشتونەتە قەناعەت کە ئیسرائیل گەیشتوتە قۆناغێک کەمای هەڕەشەیە بۆ سەر هەمویان و من پێم وایە ئەمە لە مەسریەکانەوە دەستی پێ کرد مەسریەکان ئەو تێڕوانینیان دروست کرد و هەندێک نەک ڕێککەوتن بەڵام هەندێک پەیوەندی ژێربەژێریان لەگەڵ ئێرانیەکان دروست کرد کە گەیشتو بۆ ڕادەی ئەوەی ئەگەر بڕۆشتایە ڕەنگە بەرەو هاوپەیمانیەکیش بڕۆشتایە تورکەکان ئێستاش ئەوان ئەو هینیان هەیە ئەو تێڕوانینیان هەیە بە تایبەتی لە نێوان تورکیا و ئیسرائیل لە سووریا هەیە لە بەرەو مناقەسەکەی ئەوان لەسەر سووریایە بەڵام لە هەمان کاتدا تورکیا ئەوێت ببێت بە هێزی یەکەمی ناوچەکە مەسریش ئەوێت ببێت بە هێزی یەکەمی ناوچەکە ئێرانیش ئەوێت ببێت بە هێزی یەکەمی ناوچەکە و ئیسرائیلیش هەیە کەواتە هەمویان یەک تێڕوانینیان بۆ دەکردوێ کامیان ڕۆڵە هەنێمایەتی کە وڵاتانی عەربیش بەهێزبوونی زیاتری ئیسرائیل پێم وایە یەک نزیکە بنەوە ئەم وڵاتانە بەڵام ئێستا هاوسەنگێک ڕوودا لە هەرێمایەتی ئێستا ئێران پێش ڕۆڵێکی زۆر گەورەیە بوو ئێستا تورکیا دوای ڕووداوەکانی سووریا هاتوۆتە پێشەوە ئێستا ئیسرائیل دوای 7 ئۆکتۆبەر لە ڕوو هەرێمایەتەکەەوە ڕۆڵی زیاتر بووە ئاخر ڕۆڵی زیاتر بووە بەڵام لەگەڵ خەلیجە زۆرتر یعنی لەگەڵ خەلیج زۆرتر بووە یعنی هەمیشە خەلیج وڵاتێکی زۆر لاواز بوو بە دەرەجایی مێژوو یعنی ئێستاش ئەوان ینی کە چەچیش ئەکڕن چەکەکە بەکار ناهێنن یان زۆر زەبەست بۆ ئەوەی پارە بدەن ئەمریکا هەروان خۆ تووشی شەڕ نابوون ئەو هەموو چەکەش ئەکڕن دواتر فڕێ ئەدەن ستۆکە بێت خەلیج هەروایە خۆی بەڵام ئێستا فاکتەری پاکستانی هاتۆتە ناوڕۆڵی ئەمە ئەم پاکستانیەکان پێم وایە دەتوانین بڵێ زلهێزێکی هەرێمایەتیان نەگەشتوتە قۆناغا ئەمان بەشێک نین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام بەشێکن لە جیهانی ئیسلامی بمانێ و نەمانێ بۆ بەشێکین لە ڕۆژهەڵاتی بەشێکن لە جیهانی ئیسلام یان موسڵمانن بەڵام بەشێک نین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوورن بەشێکن لە باشووری ئاسیا تقریبا بەو شێوە حسابەکرێ بەڵام ئەوانش کۆمەڵک کێشیان هەبوو لەگەڵ هندستان کە خۆشە لە بنەمادا هندین یانی پاکستان بەشێک بۆ لە هندستان و کە داش مەزراوە لەسەر بنەمای ئاینجیا بۆتەوە یعنی ئەم کاتی خۆشی وشەی پاکستان لەسەر ئەو یان وڵاتێک نییە لە مێژوودە ناوی پاکستان بێت ئەمە پیسستانە ئەمە پاکستانە ئەمانە پیسن چووکە موسڵمان نین ئێمە پاچین چووکە موسڵمانین لەبەرەوە ناتوانین لەگەڵ ئەم گەڕ و گوڵ و پیسانە بژین یعنی بنەمای جیابوونەوەی پاکستان لەسەر ئایندا مەزراوە ئێستا ڕۆڵەکەی چیانی ڕۆڵە سیاسەکەی ڕۆڵە عسکەریەکەی پاکستان ڕۆڵە عسکەریەکەی ئەوەی یەکێکە لە وڵاتە هەرە بەهێزەکانی ئێستای ئەتۆمیە وڵاتێکی ئەتۆمیە و ئەتۆمیەکەش خۆی دروستی کردووە و خەبیرێکیان هەبوو عەبدولقەدیر شتێکی وا بوو ئەمە باوکی بۆمبی ئەتۆمی ئەوانە پاکستانە و احتیمالی شەیە بەس هیچ یارمەتی احتیمالی شەیە ژێر بە ژێر کاتی خۆی ئەمانەش یارمەتی ئێرانیان دابێت بۆ دابینکردنی ژێرخانی ئەتۆمیەکە بەس ئەوە ناتوانم یان لە سەدا بەڵام لە قۆناغێکی دیاریکراودا ئێران و پاکستان پەیوەندیەکانیان زۆر پەرەیستەند بوو من بۆیە ئەڵێم احتیمالێکی زۆر هەیە کە ئەمە هەبوو بێت پاکستان ناتوانێت ڕۆڵێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ببینیت خۆشی نایەوێت بەڵام ترسێک هەیە ئێستا لەلایەن ئەو 4 یا 5 دەوڵەتەی جیهانی ئیسلام پاکستان تورکیا مەسر ئەمانە ترسی ئیسرائیلیان هەیە کە
جێسەڵیشیان بۆ دروستکات یاخود تووشی خۆ نەتەنیا قسەی کرد بوو دەڵێ دوای ئێران چارێکی بە پاکستان دەدۆزینەوە ئەمە خۆی وابێت بە دڵنیایەوە ئێستا ینی ترسێک هەیە لە ناو تورکەکان کە نۆرەی ئەوانە ئیتر ترسێک هەیە لە ناو مسریەکان کە ئەمە نۆرەی ئەوانە ئێرانیەکان ئەوە خۆشیان ئەوە ئێستاوە تێکەوتون لە تووشی ئەمە بوون و ئێستا پاکستانیەکانیش هەروە بیرەکەنەوە ئەمانە ڕەنگە پاش شەڕ ناڵم بەرەیەکی سیاسی بەڵام تەجەمۆعەیەک شتێک نادیەک هاوبەندیەک دروست بکرێت لەگەڵ یەکتری کە هاوبەندێکی وا دروست بێت بە نەوتی ئێرانی و بە ئەتۆمی پاکستان و بە پیشەسازی تورکیا و بە ژمارەی دانیشتوانی مەسر هاوبەندێکی زۆر بەهێزە بێت لەبەرەوە ئەم ناچێت فعلەن بەرەو گۆڕان ئەڕوات بەڵام بەرەو لانی کەم لایەنێکی ئابووری وەرەگرێت بەشێک لە توێژران دەڵێن نەخشەی سیاسی دەگۆڕێ ڕژێمەکان دەگۆڕێن لە خۆڵاتی ناوەڕاست و خوێنەوەت بەوە چییە هی دەستکارێکی سنوور دەکرێت یان دەستکاری دەسەڵات و خۆی لە ئێمە هەرکەتەوەتت گۆڕانکاری ئەبێت بیر لە سنوور ئەکاتەوە بیر لە پەیدابوونی دەوڵەتی نەخشە دەستکاری بکرێت ئەوە یەکسەر ینی تێڕوانی نەگەشتیەکە بەو شێوەیە لای ئێمە بەڵام من پێم وایە یعنی ئەوەی گەربێت گۆڕانکاریەکە بکات ئەبێ پلانی هەبێت تێڕوانینی هەبێت وردە ئیش بکات خۆ ئەمە ڕەنگە پلانێک بێت ئەگەر ئەمە جێبەجێ بکرێت خۆ ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ جێبەجێ ناکرێت لانیکە 25 ساڵی ئەوێت وەکو سایکزبیکۆ خۆ نەبوو بە 2 ڕۆژ سایکزبیکۆ هاتوێتنی پێشوەخت ڕێککەوتبوون لەسەر هەموو شتێک ئەنجە دواتە بڕیانە لەسەر مەسەلەکەدا لەبەرەوە ئەمە بەرنامە ئەوێت عقلی ئەوێت تێڕوانینی ئەوێت کارکردنی ئەوێت ڕەنگە ببێ و ڕەنگە نەشبێت ینی هیچ ممکنە ببێت و ممکنە نەشبێت یان شتێکی ڕوون نییە بەو مانایی کە ئەمە ینی من خۆم لەگەڵ تیۆری پلان نیم یان هەموو شتێک پلانە و موامەرەیە و کارەکەن بۆ ئەوەی ئەم ڕژێمە بڕوخێنن ئەم وڵاتە پارچە بکەن چکە ئەمە هێزێکی ئەبێت کار بکات بۆ ئەوە بۆ ئامانجە مەسانە کات خۆیانوێت دەوڵەتی عوسمانی پارچە بکەن ڕاستە خۆی پارچە بوو یان هەمومان ئەزانین بەڵام دەوڵەتی عوسمانی خۆی بەرەو پارچە بوون ئەڕۆیی یعنی یۆنانی لێجیابەوە و مەسری لێجیابەوە و دەستکاری ناکرێت بە ناوی سنووری وڵاتەکان بەڵام من مەبەستم ئەوەیە کە ئەو تێڕوانێکی زۆر ڕوون نییە بەڵام ڕەنگە ئاعتیوان ئەکاتە سەر تیۆری موامەرە ئەوە لە کتێبێک هەبوو ئەوەی نازەم حاخامەکانی سەهیۆن ئەوانە دانیشتوون لە ژوورێکە پلاندا ئەنێن ڕووسیەوا لێ بکەن چینوا لێ بکەن مەسروا لێ بکەن و هەموو شتەکانیش بە پارێ و بە دەوڵەمەندی و بە بەرتیل و ئەو شتانە ئەمە خەیاڵە شتیوان نییە لە سیاسەتە چۆنێکیان شەڕنیان ئێران و ئیسرائیل سیناریۆ بیاخود دەڵێن ئیسرائیل ڕێگەیدا و ئێران خۆی بردومانی بکە ئەمە پێچوانەوە ئەو پێنەمەڕەنگە لە سەدایەکی ڕاست بێت یعنی هەندێک جار شتی نامەعقولیش لە سیاسەتە هەیە بەڵام لە سیاست عقلی ئەوێت و بەرنامەی ئەوێت و کاتیشی ئەوێت هیچ شتێک نییە بە 2 ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ جێبەجێ بێت و ئەمە یەک دووەمیشان تۆ پلاندانێ بۆ 10 ساڵ 10 ساڵی کە ئازانی وەزعەکە ئەوەندە ئەگۆڕێت ڕەنگە پلانەکەی تۆ هەر نەتوانانی جێبەجێکەی سپاس دەکەم مامۆستا ڕەبە سەوارەت بە عێراق یاخود کاریگەری لە سەرێ گروپە چەکدارەکانی عێراق تا ڕادەیەکی سێ بێدەنگن پەرلەمانی عێراق وابڕیارە کۆبێتەوە دانی قسەیەک لەسەرکە سوودانی هەوڵی زۆریدا باسی لەو کرد لە ماوەی ڕابردوو عێراق نەبێتە بەشێک لەوە تاکوێ ئەنی ئەم بارودۆ خەدەمێنێتەوە لە عێراق پێ دوایە موقفی عێراق موقفێکی حساسە و یەکێکە لەو دەوڵەتانەی کە سنوورێکی درودێژی لەگەڵ ئێران هەیە یەک وەکو سنوور دووەم وەکو وتم لە بدایەتی قسەکانم لە 2023 هەتا ئەمڕۆ عێراق جێگە نفوز و پێگەی استراتیژی ئێرانە و ئێران ڕۆڵی گەورەی هەبووە لە سیاسەتی لە داینامیکی سیاسی ناوخۆی عێراقا لە هاوپەیمانەتیەکانە بەتابەت لە ناو هێزەک عێراقیەکانە و بەتابەت لە ناو مەسەبی شیعە و لە دوای شەڕی داعش لە 2014 بە دوای دروستبوونی حەشدی شعبی ئەوەنەی دیکە کاریگەری ئێران بەدامەزراوە ئەبێ لەسەر ئاسی سیاسی و لەسەر ئاسی سەربازی بەڵێ لە ڕێگای تەوان هێزەکانی حەشدی شعبی بۆیە بێگومان عێراق
ئەگەر بەیانی ئێران بە هەر شێوەک لە شێوەکان هەوڵ بدات لە ڕێگای باڵەکانی دەرەوەی خۆی ئەوەی کە پێوتێ بەرەی مقاومە تا ئێستا هەر جوڵەیەک بکە عێراقێشێکە بێت لە وڵاتانی کابێتە ئاگری شەڕەکەی گرێتەوە بەرەو ئەوە دەچێت چونکە ئێستا خۆی حیزبوڵڵا عێراقی بەنامێکی دەرکردبوو دەڵێ ئێران پێویستی بە خەڵکی دیکە نیە کە گروپێکە خۆ یە خەڵ زۆر مهمە ئەوەی لە ساڵ و هەژمانگە ڕابردووە ڕوویداوە وای کردو ئەم گروپانە بەڕاستی زۆر بە حەزەرەوە مامەڵە بکەن یعنی ئەزانن کە زەربەکان چەند کوشندەیە و چەند کاریگەرە بۆیە ئەوەی تا ئێستا بینیمانە جا ئایا خۆیان وایان ویسوە ئایا ترسنیان ئایا ئێران نایاڵێ بجوڵێن تەنها لە قاڵبی بەیاننامەیەک و ئینکارکردنا بۆ غیری ئەوە هیچ شتێکیان نەکردووە و ڕۆژی سێنزەی مانگەش هەر بەیانەکەی وەفدێکی ئەمریکی لەگەڵ بەڕێز سوودانی دانیشت بوو وە پێی وتبوون کە ئێوە ئەبێ زۆر هەستیارم لەوەی کە نێڵن و سوودانیشێک بوو لەوانەی لەو سەر وەزیرانەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زۆر هەوڵی داوە کە عێراق نەبێتە مەیدانی هیچ تێوەگرانێک تا لە پرسی سووریا و لە ئێستاش لە ئێرانە بۆیە بەڵام ئەمەمانەوە نیە عێراق هێشتا یعنی لەسەر ئاو ئاگرە بۆیە ئەبێ زۆر بە هەستیاریەوە ماوەکو پێشتر هێرشی گروپەکانەوە بۆ سەربنکەکانی ئەمریکا بۆ هەرێمیش ینی لەم بارودۆخدا ئەگەر شتێک ڕووبدا هەرێم پشکی بەردەکەوێت یەکەم شت جارێ با بڵین یەکەم شت ئێران ڕەنگە ئەو هەڵەیە نەکە چونکە ئەمە گروپە سەکدارەکان ئەگەر بیکەن لە پێناوی ئێرانایکن ئێران ڕەنگە ئەو هەڵە استراتیژیە نەکە کە ئەم گروپانە والێ بکە پەلاماری بەرژەوەندی ئەمریکی بدەن چونکە ئەو کاتە بە ڕسمی ئیسرائیلش تەمەنایەوە کە ئەوەیە ئەو کاتە بە ڕسمی و ئەمریکا دێنێتە ناو شەڕەکەەوە ئێران ناوێ ئەوە بکە بۆیە ڕەنگە ئەمە ئیمکانێکی دوور بێت لە ئێستاە نازام هەفتەیەکە تەسعیداتی شەڕەکە چییە بێ و من لە ڕووی مەدانی بەڵام لە ئێستاە ئەمە ڕەنگە 125 احتیمالی ئەوە بێ تەنها 125 بەنسبەت کوردستانەوە پێم وایە کوردستان لە ئاسی ڕسمیدا تا ئێستا موقفەکەی سەلیمە کوردستان ئەبێ بێلایەن بێ و کوردستان هەم دۆستایەتی هەم پەیوەندی مێژووی هەم پەیوەندی ئابووری هەم پەیوەندی کللتوری لەگەڵ ئێران هەیە نزیکایەتی زۆر لە نێوانی ئێمە و ئێرانە هەیە بۆیە کوردستان بە هیچ شێوەیەک نەبێ ببێتە مەیدانی ئەو یەکلایکردنەوەی ئەم سیراعات و پەیوەندیانەوە بێ پەیوەندی کوردستان ڕابردوو بڵێن هێرشەوە وەسەر هەبووە بەڵێ ئەمانە هەبوو بەڵام ئەمە هیچ کات نابێت بڵێ بەڵام ئەمە هیچ کات نابێت تۆ بکاتە بەشێک لە هیچ جەپەیەک نەجەپەی ئیسرائیلی نەجەپەی ئێرانی بێ سیاسەتی تۆ سیاستێکی زۆر بێلایەن بێ بە ئاراستەی ئاشتی و ڕێوەکردنەوە ڕاگەت تا ئێستا بڵێن جۆرێکە لە بێلایانی باشەوە زۆریش باشە هەرە بێ واش بێ کوردستان بەرفراون بێ ینی گۆڕانکاری بەسەدا دێ ینی ئەگەر ئەو ڕوودا هەرێمیش پشکی بەردەکەوێت یاخود لە ڕووی جمەجۆڵی بازرگانشوێت هیچ قەلەقێکی شێ لەسەر هەرێم جگە لە ئێران دەواازەی دیکەیە لە ڕووی ئابووری و ئاڵوگۆڕی بازرگانی زین تا ئێستا من ئەم بەیانێت چەند هاوڕێی بازرگانی خۆم بینیوە کە لەگەڵ ئێران ئیشەکەن لە تاران ئەم بەیانێک کە تاران بۆمباران کراوە کۆمپانیاکان لەوێ پەیوەندیان کردوتیانەکە چیتان بۆ بنێرین ئیش ینی هەمووشت لە ئێران تا ئێستا ئاساییە بەڕاستی ئەنێ ئەو پەیامەم بۆی بگاتە هاوڵاتیانی کوردستان ژەڕاستیە شتێک جێگەی نیگەرانی نییە ئێمە کە بڵین خەڵکی ئێمە زەخیرێک و کاتەوە یا لە برسە ئەمریان ئەمانە ڕۆدا نە بە پێچەوانەوە تا ئێستا سنوورەکان لە ڕووی هاتوچۆی کاڵاوە زۆر ئاساییە ژیانی داینامیکی ئابووری لە ئێران هێشتا ئیشەکە لە لێرە خەڵک ئیشەکە بۆیە لە مەرحەلەیە نەخێر نەوەڵە هیچ مەدرسێکی لەو شێوەیە نابینم بەڵێ ئەی بۆ تاقیکردنەوەکان دواخران لە هەرێم هەندێک ڕێکارە بۆ واللهی ئەمان منش بۆ خۆم بۆ بەڕاستی پێم پرسیارە نازانم بۆ واکرا ئەمە ئیزراعەتی وەزارەتی پەرۆدە حکوومەتە من ئەگەڕێی من وەگری من پێم وای بوو ئەمە کارێک بوو نابووە ینی ڕاست ئەمە ڕەنگە خۆپارێزی بێ بەڵام لە ڕاستیە ئەمە لەلایەک خۆپارێزی لایەکە بەڕاستی جەوێکی نیگەرانی و قەلەقی دروستەکە لە ناو خەڵک بەتاب لە لای قوتابیان و خوێندکاران کە ئێستا تابەت ئەوانەی کە لە قۆناغی خوێندنی ئامادەیدان بۆیە ڕەنگە ئەمە قەلەقی زۆر دروست باش بەدا پرسێن بەسەر کورد لە شەرق شتی دەست دەکەوێت لە ئاشتی وەکو کوردجا لە ئێران بێ لە باشوور بێ لە تورکیا بێ لە سووریە ینی چی لە بەرژەوەندی کورد یاخود هەر پارچێ و تایبەتمەندیەک ڕاستیەکەی ڕێک ئەو قسەیە ڕاستە من هەمیشە پێم وایە کە ڕەنگە پرسی کوردی یەک پرس بێ لە هەر چوار پارچە وەکو پرسی ماف وەکو داواکاری وەکو مافی نەتەوەی بەڵام چارەسەرەکەی لە هەر پارچێک جیاوازە بۆ هەر پارچێک چارەسەرێکە بۆیە ئەوەی لە باشوور هەیە ئێمە کە لە باشووری کوردستان سیاسەتی خۆمان هەیە ئێمە دۆستایەتیمان لەگەڵ ئێران هەیە مانای ئەوە نییە
پەیوەندی هەبێ بە کوردەکەم برا کوردەکانمان لە ڕۆژهەڵات ئەمانیش پەیوەندی خۆیان لەگەڵ وڵاتێکەیە بۆ تورکیا هەماشتە بۆ سووریا هەماشتە بۆیە چارەسەری پرسی کوردی لە مەرحەلەیە ئەمە مانای نییە کە هاوکاری و هاوسۆزی و جۆرێک لە هاوپشتی نەبێت بەهۆی نەتەوەیەوە بەڵام مانای نییە کە تۆ سیاسەتی خۆ لەسەر ئەو بنەمایەدا بڕش باس دەکەن وەکو پرسیارش کاک محەممەد سەبات بە هەرێمی کوردستان و پەیوەندی لەگەڵ ئێران دۆخکار وا دەمێنێتەوە ئەندێک باز لە نیگەرانی دەسەڵاتدارانی ئێران دەکەن لە هەرێم بەس ئەم جارە بڵێن دانش کەمتر بوو جگەرەوەش ئەو گرێ بەسە غازیان هەبوون پێشەم جەنگە سێکە ئێمە لە ناوچەیەکین مەحکومین بەوەی کە پەیوەندیمان لەگەڵ ئێران هەبێت ناتوانین ئەم خاکەی خۆمان تایە بخەینە ژێری و بڕۆین لە لای مەکسیک داینێن بڵین پەیوەندیمان لەگەڵ باش تا بمێنین دراوسەی ئێرانین و تا ئێران بمێنێ ئێران یعنی هەژمونی ئێران بەسەر عراق و پەیوەندی بەسەر جمهوری کۆماری ئیسلامیەوە نییە پێشتر ئێران هەژمونی هەبووە بەسەر عراقەوە دوای ئەمانیش هەرەی بێت پەیوەندی بە ئیمپراتۆریەتی ئێرانەوە هەیە هەزاران ساڵە ئێران هەژمونی بۆ دەرەوە هەیە یعنی خۆمە تایبەت نییە بەم حکوومەتە و بەمێنە بۆیە ئەمانە دراوسێمانن ئەمێنن ئەوەشی دوای ئەوانیت هەر کاریگەری لەسەر هەرێمە بێت لە کاریگەری لەسەر کوردستانە بێت لەسەر عراقە بێت بۆیە باشتر وایە کە هاوسەنگیەک لە بینەوە هینا هاوسەنگێک هەیە سەدەبینی نایبینم من ئەوەی کە ئەبینم بەیاننامەیەکی تەنیا سەرۆکی هەرێم ئەمە ڕۆژ نووسنگی سەرۆکیەکێتی بەناوی نووسنگەکەیەوە بە دوای 4 ڕۆژ بەیاننامەیەکی دەرکرد بوو تەسەورەکەم ئێران لەم قۆناغە دەربازی تەسەور ناکەم ینی بە دڵنیاییەوە بە معلومات لەم قۆناغە دەربازی بێ چاوێکە خشێنێتەوە بەسەر و دۆستانێک کە هەیە لە کوردستان و لە عراق کاریگەری ئەمنی دەبێ یاخوتەر سیاسی دەبێ بە هەڵبژاردننی داهاتوو دەبێ ئەڵێ دۆست لە کاتی تنگانەیە دەرەکەوێ تەسەورەکەم بۆ ئێرانەسە دەرکەوتووە کە بەس باشە بەس چیش بکەن ئەگەر ئەمە ینی ئەگەر تەنها بەیاننامەکە چی بکەن ینی بەس بەیاننامە بەس بەیاننامە خۆی بەیاننامەکەش هەموو بەس بەیاننامە سەرکاتێرم هەیە نووسنگی سەرۆکیەکەتی ئەمڕۆ هەیبوو بەڵاتەکەن ناوچەکە نزیکترە بەیاننامەکەی نووسنگەی سەرۆکیەکێتی زیاتر وەصفی ترامپ و سەرۆک ترامپ بوو تا پشگیری لە ئێران ینی هەمووی وەصف و سەنای سەرۆک ترامپ و سیاستەکانی سەرۆک ترامپ بوو لە عینەکە باویە گوتارمانەیە لەگەڵ وەکو یەکوان تقریبا سپاسفەرێکشتێکم پێز بە ئێران و کورد بەکو دوا پرسیار سپاس ینی ئێمە لەگەڵ ئێرانە دراوسین ینی ئەومان هەڵ نەبژاردووە بەڵام جوگرافیا وای کردووە ئێمە لەگەڵ دراوسێ بین لەگەڵ ئێرانە لەبەرەوە ئەبێت حسابی ئێران بکەین ئێران شەر بێت حسابی ئێمە بکات یان هەندێک جار هەیە تۆ ناتوانانی دراوسەکانی خۆت هەڵبژێری ناتوانانی بەدەست خۆت نیاوە فڵان کەسە بەتەنیشتووەیە ئێران شەر بەو شێوەیە ینی ئەمە یەک دۆمیشیان کێشەکە بۆ ئێمە لەوەدایە کە دوو دژمن ئێمە دۆستیانین یعنی ئەمریکا و ئێران دوو دژمن یاخود دوو نەیارن یاخود دووپەیوەندی گرژیان لە نێوانە هەیە لە دەسەڵاتداران هەرێم هەبێ ئێمە کەوتونەتە بینی هەردووچیان ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئێران باشە وەکو هەرێمی کوردستان و لەگەڵ ئەمریکەکانیش پەیوەندیمان باشیان هیچ ئەبێت ئەوەش لە بەرچاو بگیرێت یان ئەمریکیەکە ئەنگلیان لە پەیوەندی باشی هەرێم و ئێران نەبوو تا ئێستا و لە ئێرانیەکانیشمان نەبیستوە کە ئێوە نابێت پەیوەندی لەگەڵ ئەمریکیەکانە دروست بکەن ئەمەشواقعیانە بێشەزانان تا چەند ڕاست بوو گریانە بووە لە پەیوەندی ئەمنی پێوەست بە ئیسرائیل و خۆت دەزانی بێشتیش بردومان هەبوو چەند ڕاستەوە شتێکی ترە ئیسرائیل شتێکی ترە ینی ئیسرائیل زۆر پەیوەندی بە هەرێمەوە نییە یان ئەگەر ئێمە فەرزەن حسابی ئەومان کە ئیسرائیل پەیوەندی لەگەڵ هەندێک لایەن هەبێت بە دڵنیایی بۆ بە ئاشکرا نابێت وەکو دوا پرسیارشم ئێستا کێشەی موچەشمانەیە ئەم جەنگە هیچ یارمەتی دەردەوێت بەهاتن یاخود کێشێت زیاتر دروست دەکات بۆ پەیوەندی لەگەڵ بەغدا هیچ کاریگەری چونکە ئێمە هەڵوێستمان وەکو بەغدایە یان هیچ کێشەیەکمان نییە یعنی ئەو هەڵوێستێکە بەغدا هەیەی بەرامبەر بەم شەڕۆ بەو دۆخی کە ئێستا لە ئەرارێ هەرێمی کوردستانی هەمان بۆ چوونی هەیە جیاوازیمان نییە
سوپاسان دەکەین کاک فەرید ئێستا سەر سپاس من سپاسی ئەو برادران شەکەم هەندێک زۆر زانیاریم بیست زۆر خۆشحاڵ زۆر سپاسان دەکەم مادومان کردن سپاس بۆ سپاسی تۆ شەکەم سپاس مەمنون سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوەکاران خواتەمەدا